بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر داهاتووی موچە هەروەها نەوت و ئەو هێرشە درۆنیانش کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان و کێڵگەناوتیەکان وام ڕۆنجومنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچوی هەرێمیش کۆبووەوە لێک تێگەشتێکی واژۆ کردووە سەبارەت بەنەوت بەڵام دەبێت جوانی وەزیرانی عێراقیش بڕیاری لەسەردا ئەمە چی لێ سەوز دەبێت و داهاتوو پەیوەندەکانی هەرێمی بەغداش چی لێبەستەرێن پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەندازیار عومەر عنایەت پەرلەمانتاری پێشووتری کوردستان دکتۆر کاروان حەمە ساڵح هەروەها دکتۆر ئەمجەد محەممەد قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر بێت سوپاسان دەکەین کاومەر بەخێر بێت ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم زیاتر لە 75 ڕۆژە موچە دواکەوتووە بەڵام ئەم ڕۆنجومنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەر چوو کۆبووە گویا و لێک تێگەشتیان واژۆ کرد بێ لە سەر نەوت و داهاتی ناوخۆل لەگەڵ بەغدا سەرنج چی بوو یعنی ئەو ماوە زۆرە بۆ لێک تێگەشتنەکە واژۆ نەکرد تا ئێستاش بڵێ نەگەشتوتە قۆناغی کۆتایی وا بڕیارە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش پەسەندی بکات سپاس بۆ بەڕێز و سپاس بۆ هەردوو دکتۆر سپاس بۆ برادرانی پشتی کامێرا و بینەرەکان سەبارەت بەو ڕێکەوتنەی بینی بەغا و هەولێر با بڵێن بەغداد و هەولێر بە تەنها بەغدا و هەولێر نییە بەوەچوونی من ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بارمتەی دەست کۆمپانیا ئەو ئەپیکۆری کە جەناب باسی کرد بارمتەی دەست کۆمپانیەکانی وەبەرهانی نەوتە لە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر ئەمانی ڕێکەوتنەکە گوێت لەو مایڵزە بێ ئەم یاوارێ قسەیە کرد ڕوودا بوو پێم وایە قسەی کرد وتی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزیش بکەون بڕێک بکەون ئەگەر ڕێکەوتنەکە بەویستی ئێمە نەبێ و نووسراو نەبێ ئێمە نەوت هەناردە ناکەین لە بۆیەکانەوە بەرەو بە ئاڕاستی تورکیا لەبەرەوە ئەم ئێستاکێ لە بری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێم وتی ئەبی بوتە ڕەهینە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست ئەو گرێبەستە نەوتیانەی کە بە شاراکەت کردویان لەگەڵیانە و بە نەزانانە لەگەڵیان لە سەردەمی ئاشتی هەورامی و لە سەردەمی نێچیان بارزانیەوە لە کابینەی پێم وایە هەشتمەوە بۆ کابینەی حوتەم لە کابینەوە حوتەمەوە کراوە ئەو بە شێوەیەکی سەقەدوار ڕێکخراون ئەوانە ئێستا وای لێ هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە گیرۆدەی دەستی کۆمپانیەکان بۆ لەبەرەوە بە تەنها دوولایەن نییە یان وەکو پێم وتی نە بە تەنها بەغا و هەولێر بێ ئەوانیش داخل بوون لە مۆزوعەکە و قسەی ئەخیر ئەوەڵ و ئەخیر ئەوانێ کرد ئەو ئەپیکۆرش تەنها کۆمپانیەکانی وەبەرانی نەوتی بیانەکان نین لەگەڵ ئەو کۆمپانیانە کە شەریکن لەگەڵیانە کۆمپانیا کوردیەکان کە شەریکن لەگەڵیانە دیارن ئەو کۆمپانیانی کێوکێن و ئەو کۆمپانیژی کە سیوریتی و کە کۆمپانیای گواستنەوەکە و پاراستن و ئەمانش کۆمەڵی کۆمپانیای کێک کە بەژەوەندەکان لەگەڵانە لەبەرەوە بە تەسەوری من ئەو ڕێکەوتنە تاوەکو ئەپیکۆر ڕەزامەند نەبێ بەچوونی من زەحمەتە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغا بگەنە ڕێکەوتن هەرچەندە هۆکاری سەرەکیشەوەیە من کاخیسە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدعاگاڵێ ڕاستە هۆکارەکەی هۆکار سیاسیە ڕاستە فشارێکی گەورە لەسەر حکوومەتی مەرکەزی هەیە و پیانەڵێ کاکە فشار بکەنە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێگە مەدەن بە تایبەتی دوای ئەوەی کە مەسعود بارزانی مەسعود بارزانی ئەو گرێبەستەی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکە لە واشنگتۆن واژۆ کرد و ئەو سەدا گەورەی لێکەوتووە ئێستا جمهوری ئیسلامی ئێران بەوازحی کە تەمویلکەری غازی هەرێمی کوردستان عێراقە ئەو گرێبەستی پێ ناخۆش بوو ئەوانەی کە شەڕی بەدیلی جمهوری ئیسلامیەکەن لەناو عێراقا لەناو حکوومەتی عێراقا ئەوانە ئێستا لە بری حکوومەتی هەرێمی لە بری جمهوری ئیسلامی ئێران دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکە و ئەو درۆنانش کە ئەم ئێوارەیە بیمانەوە تقریباً پێ 16مین درۆنە کە ئێستا ڕوبەڕووی کێڵگەنەوتیەکان و بنکە سەربازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە کە جۆرێکە لە فشار بۆ معلومات ئەوش جۆرێکە لە فشار بۆ ڕێکەوتن جۆرێک لە فشار بۆ ڕێکەوتن و جۆرێکە لە ئینزاریش کە تۆ بۆ نییە بەبێ حکوومەتی بەغا واژۆی گرێبەست بکەیت و بەتایبەتی لە بواری غازا و بێ هەناردەی غازکەی بۆ ناو عێراقیش تەختی غازی عێراق بکەیت چووەوە حکوومەتی جمهوری ئیسلامی ئێرانە تەختی هەرچەند ئەمریکیەکان لیان مەنا کردووە بەڵام جمهوری ئیسلامی ئێرانی کە خۆی بە یاریکەری یەکەم ئەزانێت لە عێراقا ڕێگە نادا ئەو گرێبەستە نەوتیە بۆ شێوە بڕات تا ئەو کاتی دەسەڵاتیە بێت سپاس دێوام خزمەتت کاتۆر جەنابیش بەخێر بێ سەرنج چی لەسەر ئەو هێرشە درۆنیانە دوای دێن سەر ئەو ڕۆژن و سەش بەڵام وەکو ئەمەری ئاماژەی پێکرد ئێستا ئەمڕۆ چوار هێرشەوە بۆ سەر چوار کێڵگە
کە زیاتر لە 200,000 بەرمیل بڵێنەوە بەرهێنانیان هەیە پێشترە بوو بڵێن دوێنێ و پێرێ بۆ سەر خورماڵە هەبوو بۆ سەر سەرسەنکە بوو ینی چی پامێکیان تێدایە ینی زیاتر لە 200,000 بەرمیل ڕاوەستاوە ئەوە بەرهێنانەکەی چی پامێکیان تێدایە هێرشە درۆنیەکان باسی زیانی ژێرخانی کێڵەکانیش دەکرێت خۆ پێشتر حاڵەتی لەم شێوێ نەبوو هەر هێرش دەکرا بۆ سەر ناوچەکان یاڕێن بەڵام بۆ سەر کێڵگەنەوتیەکان نە سەرتا سپاس بۆ جەنابتان سپاس بەڕێزەکان و سەلامی بنارانی کەناڵی پێم وەڵای ئەم هێرشانە و جایدەن بەیاننامەی ئەمریکا لەسەر پرسەکە 2003مان بیرەخاتەوە کە تاکە شوێنە کە بەرگری لێکرا لە عێراقا بۆ ئەوەی کە تاڵانی تیانەکرێ وەزارەتی نەوت بوو بن لە بەیاننامەکەی ئەمریکایشا بەڕوونی ئەو هێرشانە کە ئەکرێ ناڵێ هەو هێرشانێکی ئەکرێت لەسەر هەرێمی کوردستان یان ناوچە جێجاکانی هەرێمی کوردستان زیاتر تەرکیز دەخاتە سەر ئەڵێ ناوچەکانی عێراق و کێڵگەنەوتیەکان کەواتە پەیامێکی ڕوونە کە ئێمە کێڵگەنەوتەکان باسی نەوت لە عێراقا بۆ ئەوان پرسێکی زۆر گرنگە ئەو ئاشتەوایی و ئەو سەحامگیرە سیاسی و اقتصادیش لە ناوچە نەوتیەکانە بەلایەنەوە گرنگە بەشێکی زۆری لەبەر ئەوەیە کە هەناردەی نەوەست بەشێکی زۆری ئەوەیە کە ئەو بەرژەوەندەی اقتصادی و نەوتاویان نەک لە عێراق لە زۆرینەی مەنتیقەکانە پارێزراو بێت بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا کێ گڵۆپی سەوزی هەڵکردووە کە ئەم درۆنانە ئاوا بە ئاسانی هەڵدەدرێت لەم دۆخەیە کە تاتە شەر کۆتایی هاتووە کە من چەند جارێک لە چەنە شوێن وتومە کە بەپێی ئەو تابعی کەیکەین ئێران خۆی ساف کردووە لە هەنێ ڕۆ لەگەڵ وڵاتە زلهێزەکان و ئەوانی کەش لە شەڕ بوون لەگەڵیە و ئەو ڕێکەوتنی کە تا ڕادەیەک ئێران بەشێکێتی هەیە و ئەو ڕێکەوتنە بەشێکی زۆری هەر لە پێش جەنگەکەەوە لەگەڵ عێراق کراوە و عێراق بەحسا پیاوەتی خۆی کردووە کە لە کاتی جەنگەکەیە ئەو هێزە چەکدارانی بتوانیوە بێدەنگ کات لە کاتێک ئەو هێزە چەکدارانە گرفتەکەی لەوە بووە سەر بە حکومەت نەبوون نیان لە سوودانیش نەیتوانە کۆنتترۆلیان بکات بەڵام لەبەر ئەوەی لە جیهەتێکی ترەوە ئەمانەی ئازیان پێ ئەگەر دیقەت بێ لەبەر ئەوەی جیهەتەکەی ترکە ئێران وڵاتی ترە لە ناو ڕێکەوتنەکە بووە ئەو لایەنە میلیشیان ئەو هێزە چەکدارانە لە عێراقا لە شەڕی ئێرانی عێراقا بێلانێکی وان کە بە جۆرێک لێ دەچون پەیامێکیشان بە ئەمریکا نات کە ئێمە هێرش ناکەینە سەرەوە بەڵام بە شێوازێک کە لەسەریان نەکەوێ کەوتیان ئێمە کاتێک هێرشەکەین سەر ئەمریکا ئەگەر ئەمریکا لە ناو بنکەکانی لە عێراق هێرش بکاتە سەر ئێران کە ئەمە جۆرێکە لە ڕێکەوتن و ئێستش کە ئەم درۆنانە ئەکرێ هەڵەدێترا بۆ کێڵگەنەوتیەکانە خۆڕاستە پێشتر بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر هەبوو کاتێک کە ویستیان فراوانیکەن بەس ئەم حاڵەتە بەس ئەم ساڵەوە بۆ سەر کێڵگەنەوتیەکە ئێستا خورمەڵە سەر سنگ تاوکێ پیشقابور ئاین سفنی لە هەموو سنوورەکان هەبووە باز دەوتەوەی تەکیە شەر بۆ بڵێن پاڵاوگەی بازیان هاتبێ ینی بۆ نەودەم جارە ئەزانی خۆی چۆنە ڕاکێشانەوەی گوریسی نەوت بۆ ناوەند دوورنی ڕێکەوتنی لەسەر کرابێ چونکە هەموو جاروتومە کاتێک کە بەغدا و باشوور و ناوەڕاست کە لەژێ کۆنتترۆلی ئێرانە بووە ئەو کاتە تۆزێک نازی هەرێمی کوردستان هەڵگیراوە لەلایەن ئەمریکا و وڵاتانی ترەوە بەڵام ئەگەر ئێستا عێراق لەنا ئەو ڕێکەوت نابێت کە کراوە لەگەڵ ئێرانە و تەنانەت تورکیاشی تایە و ئەم هەموو ڕووداوانەی کە پەیوەندی بە چوونە ناو پرۆسی سیاسی لە ناین پاکەکە و وەستانی شەڕ لەگەڵ ئێران و وەزایدەن ئەم دۆخی کە لەگەڵ هەرێمان ڕوئەیە ئەمە ڕێکەوت ئەمە کۆمەڵێک نییە لە سوتفە بێ یا بەبێ پلان کرابێ ئەگەر بەغداد لەم پلانابێ عێراق لەم پلانابێت کە ڕزگاری ببێت و جۆرێک لە جۆرەکان خراپ بێتە سەر مێزی دانوستان لەلایەن ئەمریکا و ئێرانەوە ئەو کاتە بە عێراق ئەمریکا بە تایبەت وڵاتانی زلهێز عێراقێکی خاوەن 130 تریلیۆن دیناری ساڵانیان بەلاوە گرنگترە تاوەکو هەرێمێک کە بەڕاستی نەپاری دیارە نەنەوتی دیارە ئەوە قاچاقەکەی نەسیستەمی سیاسی دیارە نەسیستەمی اقتصادی دیارە تەنانەت کاکە حەکیم حراجی بۆ ئەو وڵاتانەیش دروست کردو کە بەرگری لە هەرێمی کوردستانەکەن ئەوە بێستەر و بەر ینی بەڕاستی من بۆ یەکەم جار لەم ماوە ئێستا باسیەکەم یعنی نەمبیست بوو پێشتر باش ڤیددیۆیەکی بەڕاست مەسعود بارزانی بینیوە کە باز لە دامەزراندنی خەڵکەکە کە بەڕاستی ئەم خەڵکە چۆن ئاوە بە لێشا و دامەزرانی ڕخنەیەکی وازەکان نازانم ڤیددیۆ تازەیە یا کۆنە
بەڵام کاتێککە خۆشیان ئەزانن کە بەم لێشاوە خەڵک دامەزێراوە بەم هەموو مەحسوبیەت و بەم هەموو حیزب حیزبێنە و پشکێنە کەرتی گشتیان ئاوا لێ کردووە کەرتی تایبەتیشان ئاوا لێ کردووە ئەوە ژێرخانی اقتصادەکەمان دۆلارێک چەند ملیۆنە دینار احتیاتی دارایی دەبێت کاک عومەرگەر بەڵگانە 30 ساڵ ئیشکا زۆر لەمە زیاتر احتیاتی داراییە بێت تۆ حکوومەتی ئاوا بەڕێوەبەری هەرگیز بەرگەی دانوستان قەرزاری نست ئەو قەرزات چەند من قسەی تر هەیە لەسەری کە ئەمانە ئەو پارانەی هی ملەتە بردیوان خەڵکیان قەرزات بەرەوە ئەمە دۆخی هەرێ بێت بەڕاستی قەرزاری نییە من ناڵێم بمبورە ناڵێم زەرریان کردووە ئەوان وای دیعاوان ئاوە قسەکەی زەرریان نەکردووە خەزان شاکیان کردووە جا پرسەکە لەسەر چییە؟ پرسەکە لەسەر ئەوەیە دوودنی هەرێمی کوردستان ئەو نازەی جارانی نەمابێ ئەگەر بێت و عێراق ئەگەر بێت و عێراق تا ڕادەیەک لە ڕووی وزەوە لە ڕووی وەلای سیاسیەوە و لە ڕووی ئەو ڕێکەوتنی کە بۆ هەڵبژاردننی عێراق لەسەری کراوە لەگەڵ لە هەموو ئەمانە یەکلا بەشێکی باشی یەکلا بوو بێتەوە بۆ ئەمریکا و بۆ هاوپەیمانەکانی پێم وایە بێکێلوانەی لە مەرجەکانی سوودانی ئەوەیە کە زۆر پشتیوانی هەرێم نەکە لە بەرامبەر ئەوەی کە ئێمە بەو جۆرە بەشداری شەڕمان نەکردووە بەو جۆرە کە ئێمە مرونەت ئەنوێنین کە هەڵبژاردننی داهاتوو بە دڵی ئەمریکاوە زۆرێک لە وڵاتە زلێزەکان بێت دێم و خزمەت کاکتۆرم جەنابیشت بە خێر بیت ئەگەر جەنابیشت کۆمنتێکت هەیە لەسەر و درۆنانە و ئەو لێکتێگەشتنەش کە یان ئەمڕۆ هاتتە ئاراوە جارێ ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی نەکردووە بەرهەمی و هێرشە درۆنانیە ئەو هێرشە درۆنانەیە وای کرد کە ڕێک بکەون مەترسی ئەوەندە دروست بووە لەسەر نەوتی هەرێم لەسەر کێڵگە نەوتیەکان بەڵێ زۆر سپاس دەستخۆش بە جەنەوت بەناوی خۆی گەورە ئەوەی کە پێویست بوو وازام هەردوو هاوڕێ بەڕێزم پێشتر ئاماژیان بۆ کرد لەواچێ من تەنها کۆکردنەوەیەکی قسەکانی ئەوان بێت کە جەنابەت پرسیارەکە کە ئەڵێ ئایا بەرهەمی چییە ئەو ڕێکەوتنە لە ڕاستیە زۆر فاکتەر هەیە هەموو فاکتەرەکان دەتوانانی کۆ بکەیتەوە هەرێک و ڕێژەی خۆی هەیە کاریگەری بەداخەوە ئێمە سیاست ئێستا لەم منتیقەیە بەگشتی بە هێزی منتیق ناکرێت بە عەقڵ ناکرێت بە شێوەیەک ناکرێت کە بەرژەوەندیەکان بە شێوەیەکی دادپەروەرانە هەموو کەس مافی خۆی وەرگێت بە پێچەوانەوە ئێستا بە منتیقی هێز شتەکان یەک لا ئەکرێتەوە اینجا ئەم هێزە ئایا هێزێکی ناوخۆیی بێت فشاری ناوخۆیی بێت ڕەشەکردن بێت ڕەشەکردنی تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی بێت ڕەشە بێ شەڕی ناوخۆ ڕەشە بێ بە پێکدادان و کوشتن و بڕین کە ئەمانە هەمووی خراپن هەمووی بەڵگەی فەشەلی سیاسەتە یاخود فشارەکان دەرەچی بن بە هێزی نێودەوڵەتی و بە هێزی تەکنۆلۆژیای تازە و ئەم درۆن و پشبەستن بە وڵاتانی زلهێز بۆیە ئەمە ئەتوانی بڵێ وێنەکەیە کە بەداخەوە ئێستا ئێمە لە بەردەم شکستێکین لە بەردەم فەشەلەکەین کە ئەم هەرێمە نەمانتوانی بیپارێزی نەمانتوانی ئەو فرسەتە 30 ساڵی کە لە بەردەستمانایە بیکەینە نمونەیەکی جوان لە شەفافیەتەوە دەست پێ بکە هەتاوەکو دادپەروەری هەتاوەکو پێشێلنەکردنی مافەکان هەتاوەکو دووبەرەکی و دوو ئیدارەیی و ناخۆکی ناوخۆیی و سەر بە ئەم وڵات و ئەوڵات بوون و هەزاران مەشاکلی تر کە ئەمە نەتیجەکەیەتی کە تۆ ئەوەندە لاواز ئەبیت ئێستا بەداخەوە لە فەیسبووکە ئێستا ئەو تا خەڵک ئەنووسیاڵی ئەمەی کە تۆ ئێستا بە بێوەژنیەکەی بۆچی بە کچێنی نەتکرد یعنی ئەمە ڕازی ئەبوویت بۆچی بیدایەت لەسەر نەوت من پێم وابێت ئەمانە وەکو بڵێ وەکو غەریق کاڵێ پەناوە شڵەپوشێکە غەریق وێتە بەسوبی ئەمانە هەتا دواهەناسا ئەمەلیان هەبووە کە ئەو دزیەی کە بەوازحی ئەکرێت کە کەشفیشە یعنی خۆ دزی نەوت شتێک نییە وەکو قاچاقی تر بێت یعنی ئەو نەوتە کە ئەفرۆشرێت تەنانەت ینی هەر بۆ زانیاری بینەرانیش کە ئیسکویان لە ئێمە و لێرە لەوێ زۆر جار شتە بیستن بەڵام ئەمە وەکو جۆرێک لە پشڕاستکردنەوەش کراوە کە تەنانەت یعنی کە ئەوترێ بە تەنکردنە و دزراوە هەتا ئەڵێن نەخێر هەر بە بۆریەکە هەمیشی کردووە یعنی بۆرێکە بۆ تورکیا بۆرەکە بۆ تورکیا ئەزانم دقیقە بۆ چونکە تۆ شتەکە لە دەست خۆتایە کێیە چاودێریەکە کێ
نایڵم چاودێری بکرێت بەڵێ بۆچی و هەناردەی نەوت نەوەستاوی بۆ تورکیا بە جۆرێ لە جۆرەکان لە وەختێکی دیاریکراوە نەوەسێنراوە هەر نێراوەتە دەرەوە بەڵام پارەکەی بۆ کوێ بۆ ئەمەیە ئەمە گرفتەکەیە کە ئێمە وڵاتێک ئاوا بە ناشەفافی ئەبرێ بڕێوە بەروبوومەکەشی چێئی خوات میلەت نایخوات میلەت برسیە منطلقی خەمی ئێمە و قسەکانی ئێمە وشارکردنەوەی خەڵکە کە ئەمە دۆخی ئێمەیە منوە ئەزانم گرفتەکە لەوایە کە خەڵک هێشتا تێنەگا هێشتا وا بزانێ نەخێر کە بەداخەوە ئیعلامێکی چاواشە زۆر جار ئەو هەموو گەندەڵی و دزیە بە وەتەنیا دەفرۆشێتەوە بە کوردایەتی ئەفرۆشێتەوە بە خەڵک وا ئەزانرێ ینی ئەمەی کە ئەکرێت هیچ لەسەر 15 بەرمیل شەڕە 15,000 بەرمیل مەسەرن لە ڕۆژێکە ئەیەم نایەم مەسەرەن ئەدرێ نادرێ یا داهاتی ناوخۆ ئەوە ئەدرێ ئەوە نادرێ یعنی ڕێکەوتنەکان زاهیرەکەی بریتە لەوە بەڵام باڵتینەکەی بریتە لەوەی کە ئەو بە ڕێزانش باسییان کرد کە ئەمانە کە ئێستا ئەیکەن بەڕاستی ئەمان لە دەست خۆیانە نەماون کاتێککە بە ناوی ئابووری سربەخۆوە هاتن خەڵکیان چاواشە کرد لە بیرتانە هەموو وتیان یاسایەک دەرەچێ نازم کامر لەو کاتە لە پەرلەمان بووی ناوی پەرلەمان 1500 دلار بۆ بزانم ئەو کاتێ بۆ تاوکەم بۆ تاوەکەم هێشتا ئێمە سوێنمان نەخوارد بوو بە سوێنمان خوارد بوو بەڵام بڵین کابینەکە پێک نهاتبوو لە هۆڵی سعد عەبدوڵڵا کۆبووینەوە بەڕێز نێچیروان بارزانی کۆبنەوەکەی بەڕێوە برد لەگەڵ ئاشتێورامی با بڵێن بەڕەحمەت بێ هەرچەندە بڵێ حەقا هەرشەی لە گۆڕێکا بێ بەڵام با بڵێن بەڕەحمەت بێ پێی وتی ئێمە پەنا نابین بۆ جارێکە ناچینەوە بۆ لای بەغایەکی مفلیس ئێمە لە وڵا پشت بەڕێز نێچیروان بارزانی وتی ئێمە جارێککە ناگەڕێنەوە بۆ لای بەغایەکی مفلیس من خۆم لێ بووم لە جگاتەکە دانیشت بووم لە دانیشتەکە هێشتا ئێمە ئەندام پەرلەمان بووین بەڵام کابینەکان تەشکیل نەبوو جارێکی کە ئێمە پەنا نابینەوە بەغایەکی مفلیس ئێمە لە وڵا کاری ئەەکەین بە شێوەیە نەوت بەسەر بەخۆ بفرۆشین هەموو تاکیی کوردستان مانگانە قازانجەکەی بچێتە ماڵەوە کۆمپانیا دروستەکەین بۆ دابشکردنی داهاتی کۆمپانیەکان دروست کردووە هەیە کۆمپانیای نیشتیمانی کۆمپانیای نەوشی کاپکۆ هەیە کۆمپانیا خۆی دەبوو دەرهێنان هەیە یاسین ئۆتۆغاز کۆمەڵە کۆمپانیای حکومی دەرکرا بەیە بەسی چیان دەرنەکە دەرکرا کۆمپانیەکان دروست کراون بەس کارانی کارانی بەڵێ هەیە کۆمپانیا بەس کۆمپانیا حیزبی هەیە بەس کۆمپانیەکانی حکومیەکان کارانی هیچ ئەمە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیش ئەومان بینیمان لە کاتی ڕێفراندۆمە ئەیانە دیتر لەگەڵ دراوسەکەمانە لەوەی چێ مەسە مەرحەبەیان بکەین یان نیتین یە دوایی یعنی ئەمە هەمووی ئەزمونن کە ئێمە نەمانتوانی ئەو شتانە بکەین ئێستش لە ڕاستیە میلەت ئەگەر بێت و ببینێت سەرکردەیەکی ڕاستەقینە دەسەڵاتێکی ڕاستەقینە کە خەمی ئەخوات و بە شەفافی خزمەتی ئەکات و دوو طبقەی دروست ناکان هەندێکی کەمینە لە ئاسمان بن و زۆرینەیەکی زۆر ئائیسە کە نان نییە بیخوا بۆ هەزاران کارەسا دەیە لە ناو کۆمەڵگاکەمانە ئەمە دروست نەبێت خەڵک پشتگیریە کات کە تۆ سربەخۆبی ئابووری سربەخۆ بێ لەگەڵ دراوسەکان تا بەهێزەوە مامەڵە بکەیت بەڵام کە بە پێچوانەوە تۆ ناتوانانی ئەوە بکەی کەواتە میلەتەکەت بژێنە تۆ ناتوانانی ئێستا ئەو هەموو پارە و ئەو هەموو ڕقەمانەی کە باسەکرێت کە ئەم بنەماڵانە هەیەە لەسەر ئاسی جیهان و لە ڕقم بانقیەکانیانە باش هەرێکێک لەوانە مقدارە بێنێت ئێستا بام موچەی مانگێکیان باە لەم ماوەیە هەتاوکو تۆ ئەکەویتە ڕێکەوتن با بتوانن موچەی مانگێک بن بۆ زۆر زۆر ئاساییە لە کاتێکە 443 ملیارد دیاری مانگی دۆزیان لایە هەر هەیە داهاتی ناوخۆ هەیە 443 ملیارد دیاری مانگی دۆزە چی لات ئەوە لە پێشتر خۆکاومەردەیان وت داهاتمان 160 ملیارە بۆ میلیارد بۆ هەردەیانگو هەر لە تافتەی پێشووتریش دەیانگ بەزەونمان لە بەرزە کەسیان ڕۆ دەڵێن ئامادەن 240 میلیارد بنێرن بۆ بەغدا یان هەفتەی ڕابردوو دەیانگ 160 میلیارد لە قاسی حکوومەتدایە ئەمە جگەرانی ماوەیەکی زۆر خەرجی هەموو وەزارەتەکان ڕاوەستاوە هیچ دینارە خەرج ناکرێت هەمووی کۆکرێتەوە کەواتە یعنی بەڕاستی ئیدارەیە کە ئەبەو شێوەیە بێت ئەوە میلەتەکە پشگیری نەکات ئەمە نەتیجەکەیەتی کە ئەبێ کە بەداخۆی ئێمە لە ڕاستیە جارێ بۆ فەرمی واژۆ نەکراوە باشە ئەم پێداگریەیان لەسەر ئەوەی کە لە بیدایەتەوە کاکە ئەم نەوتەی تۆ ئەگەر وابەستە نیت و ئەگەر تەسلیم نەبوویت و ئەگەر نەدۆڕاویت لەگەڵ کۆمپانیەکانە من حەزەکەم شتێکی مێژووی باسکەم زۆر بیستوتانەکە ئەڵەن کاتی خۆی لە سەردەمی مەلەکیە
لە عێراق کاتێک کە نەوتی عێراق لەلایەن بەریتانی ئەوانە ئەدزرا ئەبرا پاشای ئەو کاتە مەلیکی ئەو کاتە دەنگێکیان دروست کرد کە وتیان ئەبێ ئەم نەوتەری خۆمان بێت کەوایان وت ئەو موامرەیە کرا ئەو شۆڕشە کرا بەسەریانە بۆیە ئێسەش ئەم کۆمپانیانە عەبدولکەریم قاسم لەسەرەوە لەسەر وازحە یعنی ئەمە ئەم مێژووە دووبارە ئەبێتەوە کاتێک کە ئیسا ئەمانەش عێراق بیدایەت کە داوای نەوتەکەیە کرد بگەڕێتەوە بۆیان ئەم کۆمپانیانە زەرمەند دەبوون بەڵام ئەم کۆمپانیانە پشتیان بەکێ بەستووە بە ئەمریکا کاتێک کە ئەمریکا لە منتیقەکە زاڵ بووە ئەو قسەیە زۆر تەواو سێکتەری نەوت سێکتەرێک نییە تۆ سەر بەخۆ مامەڵی لەگەڵا بکەیت هەر لە بیدایەت ئەومە تۆزیع بووە وزا ئەبێ ئایدی ئەمریکا بێت بەرژەوەندەکانی ئەو بپارێزێت ئێستا پێم وابێت تەفاهمێکی ژێربەژێری کرابێت کە ئەم کۆمپانیانە گرێبەستەکانیان هەر بە شەراکەت نەک بە استیخدام هەر بە شەراکەت نقل بێتەوە لەگەڵ عێراق ڕێکەون هەتا ماوەیەک ئیتر ئایا دواتر چی بەسەرێک گرنگەوەیە ئێستا سێکتەری نەوت موامرەکە ئەوەیە یا با بڵین ئێمە ئەڵێن موامرە بەپی ئەم دەسەڵاتەکە ئەڵێ من موامرەم لێ ئەکرێت کاکە خۆت نەزانی مامەڵە بکەی بۆیە وات لێ هات ئێستا سێکتەری نەوتیان لێ ئەسەندرێتەوە بۆیە ئەمانیش تەمعەن وەکو حاڵەتێکی طبیعی کاتێک کە تۆ ئاگوری لە دەستان نەما لاوازە بیتەوە وەکو محافەزەیەکی تری لێتەوە بۆ خۆت والێ کرد ئەوە نەتیجەی سولێکی خۆت بوو کام مەرسوارت بەو لێ تێگەشتنەکە ئەمڕۆ پەسەند کراوە بۆ نمونە هەموو بەرهەمینەوە تەسنیم بەغدا بکرێت کێستا دەڵێن 230,000 تەسنیم بەغدا بکەن 50,000 بۆ ناوخۆ مانگانە 120 میلیارد لە داهاتی ناوخۆ بدەن چۆنی دەبین ینی بۆ پێشتر ئەمە نەکراوە و ئایا موادەکە کە موچە دابین بکرێ بەڵای بەڕێی من معادلەکە زۆر پێچیدەیە هاوکێشێکی پێچیدەیە لەبەرەوەی سەرنج بدە مەسەن گەورەترین کێشە لە بینی هەرێمی کوردستان و بەغا هەیە موچێ جار یەکەم جار ئەمان باسی بوجە ناکەن باسی موچەکەن بەوەشەوە تا ئێستا باسی بوجە ناکەن تۆ مەفروزە ئەو هەموو تەنازولت کردووە و 120 میلیارە نێریت و وەکو بەڕێزت 50 میلیارد بووە 49 میلیارد بووە پێشتر پێشتر چلونیان نار چون کردو بە 120 و 230,000 بەرمیل لەو تیشەنێری 50 ڕازی بووی بە 45ەکەی خۆت 5,000 بە زیاد کردی ئێت و داوای بوجە بکە داوای لە 12.67ەکە بکە ئەمە تو بۆچی داوای موچەکەیت وانە اینجا سەرباری ئەوە کاک حەکیم ئوستازیان ئەم دوو بەڕێزە هەردووچیان متەخەسیسن نەوبوارە ئەم بابەتی نەوتە دوو دەستگای سەرەکی هەیە لە هەرێمی لە عێراق کە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق چونە دەرەوەی هاوکێشەکە ینی کەس هیچ کەسی تەداخلی تیان ناکەن بۆ لەبەرەوەی بابەتێکی سیاسیە ئێستا ئیداری دەولە هاوپەیمانی ئیداری دەولە ئەوان ئەبێجارێ بابەتەکە بچێتە لای ئەوان خۆ بەدەست حکوومەت نییە بەس حکوومەتی عێراقیش نییە ئەبێ ئیداری دەولە کۆ ببنەوە لەسەری موافقەی لەسەر بکەن اینجا محەممەد شیع جودانی بیباتە ئەنجومەنی وەزیران و موافقەی لەسەر بکەن یعنی تێکە تۆ معادلەکە چیە لە ئیدارە باتی بە چ مافێک ئەوان کاکە زانین چۆنە خۆی ئوسوڵی ئیدارەدانی دەوڵەت بە شێوەیەکە مەسەن من نوێنەرەکانی خۆمە نێنە پەرلەمان نوێنەرەکانی خۆمە نێنە بە حکوومەتەوە لە حیزبەکەی خۆمەوە تەوجیهیانەکە بەڵێم کاکە سیاسەتی حیزبەکەی من بەم شێوەیە تۆ ئاوا هەڵسوکەوتکە لە پەرلەمانە ئەو هەڵسوکەوتکە لە حکوومەتە نەک ئیداری دەولەت بێت لە جیاتی پەرلەمان سەرجاتی پەرلەمان کۆبنەوە یعنی ئەمە شتیوە زۆر غەریبە خەڵک زافێت حتا ئەو لیژنە وزارێش کە دروست کرا ئەو وەزیرانە دانران کە سیاسی خوێنی باڵا ڕەتی چێ بە نەوت هەر سیاسی بوو بابەتەکە سیاسی نەرایەتی لایەنێکی سیاسیەکە لە ئەنجومەنی وەزیران وەزارەت وەزیرێکی تریش بە هەمان شێوە یعنی وەکو بڵێ هەر مصغەرێکی ئیداری دەولەت اینجا ئەمای منەوەیە بۆ هەموو بینەرێنی و بۆ بەڕێز و بۆ ئەم بەڕێزانشی ڕووکەنەوە کە ئەم بابەتێکی سیاسیە فشارێکە لەسەر هەرێمی کوردستان ئەگەر لە یادت بێ لەسەر ئەم مێزەی تۆ من ئالوێ دانیشت بوو پێم وتم کاک حەکیم ڕێکەوتنی نێوان محەممەد شیع سوودانی و مەسرور بارزانی ساڵی 2021 وەکو خێمەکەی سەفوان وایە ئەگە بیری مابێتە کۆتایی 2022 کۆتایی 2022 من بە جەنابتم وتم کاک حەکیم ئەم بابەتە ئێستا ئەم ڕێکەوتنەکەی سەفوانە ئێستاش ئێمە هەر بۆ ئاراستەیەڕێن زۆر بەداخەوە لێم یعنی وای لێ هاتووە لەبەروی ئەمان و جەنابی دکتۆر فەرمووی شەفاف نین و ڕازگۆنین لەگەڵ میلەتێکی خۆیانە منم ێوارە لە شوێنێکا بووم کۆڕ و کۆمەڵێک بوو یعنی من پێم وتم وەڵای پێم ناخۆشە ئەو درۆرانە دێن و ئەیەن بە
ئەمە سەرمایی هەرێمی کوردستانە دە کەس لێم ڕاست بووە و وتیان کاکە سەرمای هەرێمی کوردستان نیە سەرمای خەڵکی کوردستان نیە ئەمە سەرمای کۆمەڵی کۆمپانیایە کەس خۆی بەخاڵ کۆمەڵی دەسەڵاتداری هەرێمی کوردستان و کۆمەڵی کۆمپانیا قسەکەشە ڕاستە بەڵام تۆ وەکو ئینسانێکی نیشتمان پەر وەکو ئینسانێکە لە وڵاتاژی هەر بە هەر نوعی بێت تۆ پێت ناخۆشە درۆنێک لە شوێنێکەوە دێت و ئەکێشە بن مەسەڵەن ئەم درۆنە لەکوێ دێ ئەبێ ئێمە پرسیارکەین لە درۆنێکی بێگومان بەلەوەی حکوومەتی عێراقی ئاگاداریە حکوومەتی عێراقی هەموو ئیدارەی دەوڵە ئەوانە کێس ئەمڕۆ کۆبنەوە لەگەڵ پارتیەکێتی خۆش هەمووان ئەوان نازان ئاگادارن ئەمە هێزی فشارە لە سەریان وە بە شێوەیەکی غێر مباشیر هانی ئەو لایەنانە ئەدەن ئەو لایەنە توندڕەوەکانە دەن کە جەماعەتی خەزعەلی و کیان ئەو مەجموعەکەن ئەوانە هانیانە دەن کاکە ئەو جۆرە حرەکاتانە بکەن بەرامبەر بە هەرێمی کوردستان تیان بگێنن کە ئێوە لەمەوە ناتوانن یەک بەرمیلیۆن هەناردە بکەن ئیلا لەژێ ئیرادەی حکوومەتی ناوەندە نەبێت ئەمە فشارێکی زۆر وازحە تاوا بۆچی دەست بۆ هین نابن بۆ کۆرمۆن نابن پێشتر هەبوو وایە هەبوو بەڵام ئەم لەحزەیە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم لەحزەیە لە ناو هاوکێشەکەی ئێران شیعەکانی عێراق بەس خۆی هێرشە بۆ سەری ئیجازە بدە ئەم جار قوربان ئەم جارە بۆ سەر نەحەی کۆکز لە گەرمیان ڕاستەفەر ئەم جارە چڕ بۆتەوە لەسەر بڵێن زۆنی سەوس بۆ مەسعود بارزانی چوو لە ئەمریکا ئەو گرێبەستەی ئیمزا کرد بەسوور بارزانی چوو ئەو گرێبەستەی ئیمزا کرد و تەحەدای ئێرانی کرد ئەمە هەڵەیەکی استراتیژی بوو کردی تۆ بۆتیان سەرۆکیەتی لەو کات هەر لە ئەمریکا بووە زانم بەس ئەو گرێبەستی ئیمزا نەکردو قوربان بەڵام خۆ بێ عرب شتێکی جوانی هەیە ئەڵێ لا يلدغ المرء من جحر واحد مرة نابێ پیاو لە کولێکە دوجار مار بیگەزێ ئێمە لەسەر گرێبەستی نەوت و لەسەر ڕناردەگرنی نەوت دادگای دادوەری پاریس حکمی بەسەرداداین و هەناردەکردنی نەوتی لە ڕاگرتین ئێ تۆ لەوە بێت لەوەی تێبگەی تۆ جارێکە ناتوانانی هەناردەی غاز و نۆتکەی تۆ چۆن جارێکی گرێبەستەکەی ئەمەی ئێمە ئەیدین ئەمەی هەرێمی کوردستان پیاتی ئەپەڕێ هۆکاری سەرەکی ئەو گرێبەستەیە کە بەڕێز مەسعود بارزانی ئیمزای کرد لە ئەمریکا ئەمە ئیتیانە بۆ حەڵکردنی ئەم بابەتش ئەبێ ئیداری دەوڵە ڕازی بێت بن سێری ئەڵێ مردنی پیشان بدە بۆی بە تاولەرز ڕازی بێ ئەمان وردە و لەرەگەڵێمەوە ئیسیدراجان کردین بە هێواشی درۆنیش نەبووە بڵێ دەسەڵاتی هێرم شاردی هێزی جۆڵراوە و کۆش کراوەتەوە و خۆیان ڤیدۆکانیشان بینیوە بەشێک لە خەڵکیش بینیوێتی هێر لەکوێ یعنی هێز جوڵێنراوە جوڵێنراوە جگەل هێزی کێمەوەسە ئیتر ئەو هێزەی کە درۆنەکان هەڵەیە هێزی زوشکانیشان جوڵانووە لەوایە سنوورە دیارە بڵین وڵای ئیتر ئەوە لانی عسکرینە بەزوەکو معلومات دەسەڵاتی یەکێتی پارتی خۆشیان نەزانن وەک عومەر باسیەکە درۆنەکان ئەمە هێریشە ئاسمانی بوون لەسەر زەمینیش هەستیان بە مەترسی کردووە بۆ جوڵانی بەڵە هەستیان بە مەترسیش کردووە کە شتەکە لە دەست دەرەچێت لەلایەکەوە فشاری ئەویان لەسەر بووە لەلایەکەوە فشاری هاوڵاتیانش کە بتەقێتەوە دۆخەکە چونکە ئەگەر یەک قەوسن باتێک عومەر چی خۆپشاندان کراوە لە ڕابردووە خۆپشاندانێکی منەظەم بووە مامۆسای ناڕازی ئەوە کە خەڵکیان لێ برینار بۆ خەڵکیان لێ گیرا بۆ جەرە بەڵام دوو مانگە و 75 ئەوە نزیک 75 ڕۆژە موچە نەدرێ 70 ڕۆژە بەمڕۆ یعنی ئەمە ترسیان لە تەقینەوەیەکی ناڕێکخراوی خۆڕسکی جەماوەری بووە کە نەحیزب فریایکەوێ نەدەسەڵات فریایکەوێ هەنە منما بینی بۆیە لێرەوە فشارێکی ناوخۆی کەشتێکی ئاو بتەقێتەوە لەوێش هێزێک بجوڵێنرێ و بۆ جۆرە ناچار بۆ تەسلیم بوو نەبوون ئەگەر نا وەک کاک عومەر باسی کرد زۆر دقیق بوو یعنی مانگانە داوای 50 ملیاریانە کرد 45 میلیارد ڕازی بوو سەریکە لە مانگی 2023 ساڵی 2023 پاری 5 مانگیان نردووە هەمووی 250 میلیارد کەمترەکە ئێستا بە دوو مانگ 240 میلیارد لێسەر ئەگەر هێرشێکی بەهێز ئەگەر فشارێکی زۆر گەورە ئەگەر بەرگی گەورە جگەلەوە ئەگەر بەردانی پشتیوانی لەلایەن وڵاتانی زلهێزەوە بۆ هەرێمی کوردستان بەدی نەکرد کە وڵاتانی زلهێز چیتر پشتیوانی ئەم گەندەڵی دزی فزیێناکە بڕواب کە هەرگیز بە 240 میلیارد دینار بەم 130,000 بەرمیل نەوتە قەت ڕازی نابوو جا ئەوەیە ینی لە ناوخۆ لە بەغداش نەبوونی پشتیوانیش لە دەرەوە هەموو ئەم فشارانەوەی کردووە ینی هەستیان تاوا کرد بەوە کردووە کە هەموو شتێک لەدەست دەچێت خۆی ئەگەر سەرنج بدەی من وەختێکە بەڕێز مەسعود بارزانی وتی من سەحبەکەم لە ناوچێ لە
پرۆسی سیاسی لە عێراقا من لە یەکێ لە کەناڵەکان لەوێ قسەم لەسەر کرد وتم ئەمە دوو خەتەری هەیە لەسەر ئێمە دوو خەتەر لەسەرەوەی من لەسەر مەبەستمەوە جوڵانی هێزە بوو وتم یەکەم ئێمە لە پەرلەمانی عێراقدا بڕین لەوانەیەوان دەستکاری دەستور بکە تۆگە لە پرۆسی سیاسی لە من نەمایت ئەو بەویستی خۆی دەستکاری دەستورەکە لەوانەیە هەر لەوانەیە فیدراڵیەکە شەڵۆ دەستکاریەکەن ئەمە یەکیان نۆخە خەتەریکم خەتەری دوم جوڵانی هێزە احتیمالە هێز بێنێت و نزیکترین شوێن لێی کۆرمۆرە کۆرمۆر داگیر بکە خورماڵە نا کۆرمۆر ئەوان زۆر بەلایەنەوە نەوتەکە زۆر گرنگ نییە چکە بەرهەمی نەوتیان و پێویستێ بەرهەمی نەوتی لە خۆرمەڵەش نزیکە بەڵام کۆرمۆر نزیکتر لەبەرەوە ئەتوانن و کاتە هێزیش جوڵە پێپەن ئایا ئەمان لێرە ئیدارەیەکی حەکیمانە و ڕەشی دیوان کردووە لە هەرێمی کوردستان تا خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵیان بێ و بەرگری ئەو بە دەستکەوتی خۆی بزانێ و بەرگری لێ بکە بێگومان نەخێر لەبەرەوە لەوانەیە ئەو پێشمەرگانش ئەو هێزانش کە پاراستنی ئەو کێڵگەنەوتیانیان پێ ڕاست پێراوە کاتێ موچە وەرنەگرێ وەک پێویست ناچێت بەدەن داواکاری بێنە لەبەرەوە بارودۆخی زۆر خراپ لە هەم ذاتی هەم مەوزوعی لە هەرێمی کوردستان هەیە وەکو دکتۆر جەنابی دکتۆر باسی کرد فعلەن ئێستا بارودۆخەکە بە شێوەیەکە لە ئاسی تەقینەوە بوو خەڵک لێرە بتەقێتەوە خەڵک لێرە ڕوبەڕویان بێتەوە ئیتر بەرگە نەگرێ ئەو جیاوازیە زۆرەی کە لە نێواندا ژیانی ئەوانەی تۆپن ئەوانشی کە ناوەڕاست و خەریکە ناوەڕاست نامێنە بەرەوە خەڵک بەرگە ناگرێ بەرگەی کە بەرگەی نەگرت ئەتەقێتەوە کە تەقیەوە ئێمە تەوان لە ئەنگری ئەمریکا و ئەوروپا ئەوانش بەهۆی ئەو ناشەفافیەت و نادادەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوانیش لاواز بووە بەرامبەر بە هەرێمی کوردستان خەڵکیش هەمان شێو سۆز و بڵێن ئینتیمای نیشتیمانی نەماوە بۆ خاک و بۆ وەتەن و بەتایبەتی بۆ ئەو دەسەڵاتێکە لێرە هەیە لەبەرەوە ئەمان ئەو تەنازولەیان کرد تەنازولەکەش بە تەسەوری من هەروە بە ئاسانی تێناپەڕێ ئەبێ بچێتە ئیداری دەولە ڕازاماندی لەسەر با دوای بەردەم هەمەشیاسی ئەیباتە بەردەم ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران دکتۆر کۆمنتێکی یەک ئاماژەی بچوو باسی ئەوەی کە ئەو مەترسیە هەر ناچاری کردن ئێمە لە بیرمانە یعنی چەند ساڵ 4 ساڵە بێت کاک مەسعود بەرزانی ئامادە نییە لەگەڵ کاک پاڤڵ تاڵەبانیا دابنیشێت ئەوە دروستە وانە یعنی لە ئانوساتێکە خەبەر بڵاو بوویەوە ئامادەیە لەگەڵی دانیشێ و کۆبوونەوەی مەکتەب سیاسی بکرێ و دوو بە دوو قسە بکەن و یعنی ئەمە من پێم وا بێت ئەوەی سەلمان کە ئەم دۆخە بە تاکڕەوی و بە کۆمەڵی عینادی و بە کۆمەڵی قسە و تەسریحات و هەڕەشەکردن و ئەوانە ناڕوا بەڕێوە مەترسیەکە زۆر لەوە گەورەترە تۆ یعنی هەرێم لە دەستەیەیتەوە خاڵی سەفر بۆیە هەر ئەوەش یعنی ئاماژەکانی مەترسیەکان هەردووکیان یەکتریان کۆکردێتەوە منەوە ئەزانم یعنی مەترسی لەگەڵ بەغدا یاخود مەترسی ناوخۆش هەردووکی ڕەبوونێکی زۆری شێ لە ناو ڕەبوونێکی زۆر یعنی هەر ئەو ڕۆژە هەموو بینیمان ئێمە لە وەرتێ لەو دۆڵی بالیسانە مزاهرە بوو یەکێک پێشتر ڕووداوی خورشی تەرکی هەبوو پێشتر ئەوە هەبووە یعنی ئێمە لەوە ئەچێ زۆر دیار نەبێت یا باز نەکرێت ئێستا یعنی هێزە سەربازیەکان لە ئینزاران یعنی بە بەردەوامی لە مەترسی ئەوان کە لە هیچ شوێنێک هیچ کۆبوونەوە نەبێت ئێستا مراقبەی سۆشیال میدیا و هەموو ڕاگەیاندەکانەکەن کەسێک قسەیە بکە یا ئەیگرن یا لی ئەێنەوە تا لە هەولێر خۆ بینیمان شوانگەردیان شوانگەردی مەسەر پۆستێکی کردووە و ڕێیەکی دەربڕیەوە بزانێت چیانێت یعنی کەواتە باسی حکوومەت بکە مەترسیەکان ڕاستەقی نەبوون بۆیە لە نەتیجا جوڵەکانیشیان لە ڕاستیان من ئەگەر وەکو خەڵکێک ئاوا سەری دۆخەکە بکەین کاکە ئەم خەڵکە چی ئەوێ ئەوەی ئێوە بە ڕێکوپێکی بە شەفافی ئەدارەی ئەم وڵاتە بکەن و خەڵکەکە بژێن و برسی مەکەن و ناڕەحەتی مەکەن و بێموچەی مەکەن یعنی معقولە مەسەڵەن 77 ڕۆژ موچە نەدرێت خەڵک بەچی بژی خۆ خەڵک ئێستا بەشێکی بۆ موچەنی بەشێکی بۆ کارەبای و ئاویشەوەش یاتوتە سەر بەڵێ یعنی دۆخەکە بەرەو تەخینەوەیە ئەگەر چارەسەر نەکرێت بۆیە من پێم وابێت یعنی ئێستش ئەگەر وەکو بڵێ لە کۆتاییەکە بێت هەر بەخۆیان نابچنەوە بەڵکو ئەمەخوایە یعنی هیچ نەبێ ئەو خەڵکە ڕزگاری بێت لەو نەهامەتیە و وەکو باسەکرێڵن وعدی سێ موچەیان ناوە مانگی 5 و 6 و 7 ڕێکەوتنەکە بۆ ئەو سێ مانگەیە تازە ڕێکەوتن نییە کاک دکتۆر ئێستا تەنها
ڕەشنووسیەکە ئەمان نردویانە بۆ دەوڵەتی یاسات بۆ ئیدارەی دەوڵە یاری دەولە دیراسەیەەکە دوای درێ بە محەممەد شازدانی و محەممەد شازدانی بادان جوێنی وزیرە چونکە بە پێی یاسا بە پێی ئەوەی کە لە پەرلەمان لاسای بودجە بڕیاری لێدراوە بریتێ لە 400 بەرمیل 400,000 بەرمیل ناوتی ڕۆژانە نوێی داهاتی ناوخۆ 400,000 کوا ناتوانێت بەس خوب لێک تێگەشتنی حکوومەتی عێراقی داهاتە بوو دەبێت پلە بە پلە بەرز بکرێتەوە ئێستا ڕاستی ئێستا 282,000 بەس دەبێت بەرز بکرێتەوە کەواتە قۆناغی یەکەم ئەوەیە بۆ قۆناغی دوای ئەوە کەواتە کاتیە ئەمەش مەبەستم ئەوەیە یعنی هەر کاتیش بێ هەر باشە بەلایکەمەوە کە خەڵکەکە هیچ نەبێ مەسە موچەیە دوانی بدرێتێ و ئیتر دواتر ئایا چی ڕۆئەیە ئایا فشارەکان زیاتر ئەبن ئایا دۆخی دوای هەڵبژاردن چۆن نەبێت خۆی مۆزوعی هەڵبژاردنیش مۆزوعی گرنگە هەڵبژاردننی عێراق ئەوەش یعنی بەپێی ئەو نەخشەی کە بەدەستیانەوەیە خەریتەیەکی نوێ دروستە بێت بۆ دابژبوونەوەی هێزەکان کاکتور بووڕەویست قسەکەی وەڵای حەزم کرد ئەوە ئاماژە بێکەم ینی بۆی حەجمی شکستەکەی ئەمان بزانین حەجمی ئینکاری و کە لە ڕقی ئەمان بزانین چۆن لە پێناوی پارەی خۆیان دزی خۆیان کە هەستیان کردو لە بەریان ئەڕوا بەڵام دۆخەکە ئێستا بە جۆرێک گۆڕاوە کە گەیشتە ئەم حەدە تۆ تەسەوڕەکەی لە سەرەتای کە نەوتە نادەکرا بەسەر بەخۆ یعنی ئەمریکا بێدەنگی لێ کرد ئێران بێدەنگی لێ کرد وڵاتان تا ڕادێ بێ خب هەنە جار بێدەنگی پشتیوانیە بێدەنگی پشتیوانیە و دیقەت بە حکوومەتی عێراقی ئەم قسە زۆر کرا حکوومەتی عێراقی کە ڕێ نەکەوتنە هاتن لە هەولێر ڕێکەوتن ساڵی 2010 حکوومەتەکان لەسەر پێگەن لە سەرۆکوەزیران لە ناو هەولێرا لەسەر سەرۆکوەزیرانی عێراق ڕێکەوت بۆی حەجمەکە بزان چکە هەنە جا گۆڕانکاری لە بەرەوەی بە تەدریجی ڕۆیە ئێمە نقطەی سەرەتا و کۆتایی ئەگەر بەراورد نەکەین حەجم گۆڕانکاریەکە نازانین بەو جۆرە بوو بۆ هەناردەی نەو تەسەوڕەکەی حکوومەتی عێراقی داوای چیە کرد ها زۆر بە شەرمیشەوە ئەوی کاکە ئەم بۆری بە ئەمە خەڵکی هەرەمە بزانێت ئەوی ئەم بۆرێ ناچێت بۆ بەندەری جیهان نەوتەگوازێتەوە ئەڵێ لەو دیوی هەرێمی کوردستان خوێندنەوەیەکی لەسرە کە تورکیا نەوتەکەشی خۆی نییە بەس بە بەرمیل ئەی خوێنێتەوە کە چەند لیتر و چەند بەرمیل هاتوتە ناو خاکی تورکیاوە بۆرەکەی ودی کاکە لەم دیوی تورکیاشەوە لەوێش قفڵێ دابنن شتێ دابنێن بەس بزانین چەند نەودە ناردەکەن یعنی بەس مشکلەکانەوە یان و بەس پێوەرێ دابنن لەسەر بۆریەکە لە دیوی ئەم دیوی هەرێمی کوردستان چۆن لەو دیوی تورکیا هەیە بۆ خۆی ئەوێ بێ بزانێت چەندێک ئەڕوات لەم دیوی شتێک دابنن بەس بزانین چەندێکەڕە باشە نابابە ناوەڵە ئەمەوێ ئەمانە هەر ئەوان ناشبابی بڕوە تورکیا ئازانێت چەند هەیە و پارەی خۆیان وەرەگرتووە باشە ئێمە هەتاوەکو ساڵی چەند نزیکی 10 ساڵ نوتمان بەسەر بەخۆ فرۆشت باشە من 2015 فرۆشتووە بە دقیق لە ساڵی ڕێک 10 ساڵ پێش ئێستا لە مانگی 2015 ئەزانین چۆنە ئەم کاکتۆر توێژەرە بینی خۆی کاک عومەریش کەسێکی هەندەسی وردە زانێ ڕقم یعنی چی وە چۆن هاوکێشەکان لێک بین ئێمە کە قسەمانە کرد یعنی باب ناوبێنم ئەو مەلابەختیاری کە ئێستا لە حکوومەت گەندەڵە و ئەوەیە چیان بە ئێمە نەکرد ڕێک 10 ساڵ پێش ئێستا وتمان هەرێمی کوردستان بەرەو تونێلێکی تاریگەڕە بەم نەسە کۆمەڵە گرفت و کێشەمان هەیە ئەگەر بە عەقڵێکی استراتیجی بەڕ ڕووی نەبینەوە ئەم قسە بە کوردی نووسیمە بەس هەڵسەنگاردنێکی تەواومانە بۆ کێشەکانی دەرەوە کێشەکانی ناوخۆ و ئەم نەوتە چیمان بەسەرێنێ ئەگەر ئەمە چارەسەر نەکەین ئەبێ بە مێز ئەبێ بە گێژاو گێژاوێکە کەمانەمەمان لەم تونێلە درێژ و تاریکەیە درێژە پێ ئەیە نابابە ئەمە دژی هەرێمی کوردستانە و ئەوە ئێمە لەو کاتەوە زیاتر خەڵکماندا ئامەزران بە حیزب خەڵکی زیاتردا ئامەزران دزی زۆرتر ئەکرا گەندەڵی زۆرتر ئەکرا لەو تا دۆخەکە گەیشت بێت گرفتەکە لەوەیە ئەوان بەوە ڕازی نەبوون تەنها قفڵە شتێک دابنت لەوێ بزان چەنە خوێنێتەوە عاد لە بدوی مەهادەوی کاکە ئێوە داوا لە منەکەن پارەکە بێ کاکە با من ئیحراج نەبم مانگانە بەس 50,000 بەرمیل نەوت بنێرە داهاتی ناوخۆش نا 50,000 ئەو ڕۆی کرا بە 100,000 ئێستا چی بەسەراتوە تۆ تەسەوڕەکەی ئەم ڕێکەوتنە بە فشارێکی زۆری ئەمریکا و هەنێک دەوڵاتان هێشتا خاتری هەرێمی کوردستان گیراوە با هەموو خەڵک بزانێت با دەسەڵاتیش نەچێت دەخەوی غەفڵەتەوە شاری چییە بووە ئەمە قسەی تێگەیشتنە بۆ نمونە تۆ لەو قسە نەستەخانە باشی ئەڵێ ئەمە لێلەکەیەتی لۆلۆکەی ماوە ئەمە لێلەکەیەتی لۆلۆکەی ئەزانی کەیە با بێتە 2026 پرۆژە یاسای بودجە بچێتە پەرلەمانی عێراق
ئەوەی عێراق بەنیازی ئەوەش نییە بڵێ لە 150 داهات وەکو جاران وەرەقەیەکی ناوە نردووە هەرێمی کوردستان تێگەیانوە نیازمان چێ بۆیە هەرێم ترساوە ئێستا بە 240 ملیاری دوومانگەنێرێ ئەگینا بۆە سەتی بنادا بەینی جارم بۆچی ئێستا ئەوەندە تێگەیشتووە نیازی عێراق چییە زائیدەن لە تەسلیمکردنی ئەم نەوتە باش لە داهاتی ناوخۆ ئەبێ بەغدا ئەڵێ بێ 200 ملیار کەمتر نەنێری ئەوە نەما لە 150 زانی بۆچی ئەڵێ ئێمە بۆمان دەرکەوتووە ئێوە لە ماوەی ساڵێکە ئێوە لە ماوەی ساڵێکە 4 تریلیۆن و 700 ملیار دینارتان داهات بووە کە دابەشی ئەەکەین 392 ملیارەکە مانگانە باشە لە 150 بۆمان حساب کردوون نزیکی 200 ملیارەکە 200 مان بنێ هەڵێ نەکاکە ئاخر ئەو نەنیە ئێستا وەزی یەکێک لە ڕابشکارەکانی ئەم حکوومەتە هاتۆ سەرهین ئەڵێ چەنەکە ئەختوە ئەمە وڵاتەکە تۆ سەیریکە ئاوا دانیشتن ڕقم لێن ئەڵێ ئەداهاتی ناوخۆی ئێمە 320 بۆ 340 ملیار بینەکەی 20 ملیارە ئەچێ لە بینی ئەو عقل ئەمە کەی قسەیە تۆ ئەگەر حکومت بی داتاوە هەبی ڕقەمە هەبێ معنە هەیە بڵێ 320 بۆ 340 ملیار لە چ وڵاتی ئاوا ڕقم لێدرێ لەو بینە 20 ملیار ئەوێ بە تەمای بیخوا لە کاتێکە نە 320 نە 340 بە حسابی حکومەتی عێراقی بێ 392 راپۆرتی دوانی لەو ئەو ڕقەمە ئەکرێ بڵێن ڕێنجێدا بنی لەگەڵ ڕێزم بەپی داهاتەکەی مەسن جاروای حرەکی جاری کەمە نانەکات ئازین نانا ڕێنج زین لە چادانرێت یعنی هەمومان حسابات دەزانی سەیریکە بەڵام تۆ 5 مانگ داهاتی ناوخۆتە بووە مانگێک 300 بوو مانگە 320 مانگە 350 ئەمانە کۆ ئەەکەیتەوە دابەشی پێنجەکەی تێکرا بە دقیق بە ملیۆن و دینار بۆ دەرەکەوێت باشە بەڵام ئەوە چی وەڵای من مانگانە تقریبا 320 تەمعن فێڵێکی تریشان کرد وتیان کاکە ئێمە ڕێک زانی بەغابەتەمایە 200 ملیار داوا بکە چکەوتێت ئێوە داهاتان زۆرە وڵات 2024 ئێمە داهاتمان بە لە 170 بە بەراورد بە 2023 کەمی کردو کە ئەو لە ساحەڤە کەمێکەوەکەمەوە کا ئەمە ڕێک چەنەگە ڕێک 48 ملیارەکە ئەو 48 ملیاری مانگانەی بە حساب کە نردویان ئەڵەن وڵامە لە داهاتی خۆمانی لە پارەی خۆمانی دەرناکەین لەوە کەمیەکەن کە داهاتمان کەمی بۆیە بەغدا ئەمە وکمان ئەمە لێلەکەیەتی لۆلۆکەی ماوە بچێت پرۆژیاسی بجێ عێراق دڵنیابن هەنگاوی زیاتر ئەدرێت حاڵەتێکە بەڕاستی ئێمە نابێت لەسەر ئەو ڕایەبین بۆ خۆمەڵێم باشە لاوەزبوونی ئەمان بەشرتی ئەمان بێت ڕاست تەواو بەشرتی ئەمان نوێنەرایەتی ڕاستی هەرێمی شتێکە و دەسەڵاتانی بە حەقەت پێڵێم ینی وا تەسەور نەکەن ئێستا لێرە من جارێ لەگەڵ ئەندام پەرلەمانێکی عێراقی ڕوبەڕووبوومەوە لە قەناتی دیجلە بوو پێم وایە پێما هی ئەم محەممەد شیاع سوودانیشە زۆر قسەی بە هەرێمی کوردستان وت منیش وتم هەموو قسەکانە ڕاستە لێرە فەساد هەیە ئێوە فاسیدن ئەمانە ئێوە بەڵام ئێوە ئەفسەدن کاکە ئەو گەندەڵی لێرە هەیە لە عێراق هەیە بەراورد ناکرێ بێرە لەوێ زۆر خەتەرناکترە لەوێ زۆر زیاتر پارەکە زۆر نازانم قوربان بەسم ئەوەیە یعنی ئەمەوە تەسەور نەکەین ئەوان زمانی محەمەدی مەهدی لای ئەوانە شامی شەریفە لێولێ لەوە ئەوان خراپن بەس ئێمە مەفروض بە جەرگمان بۆچی سوتاوە بۆچی دڵمان ناڕەحەتە ئێمە هیوادار بووین ئەم تەجروبەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەمانە بیگوازینەوە بۆ بەغا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاسادانانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە هەموو بوارەکانی ژیانە ڕاستە تا ئەم لە حسێش بەم لێرە دانیشتین لەسەر مێزە بۆ پێی ئێمە چوینەتە خوار و بەغا و ئەوانە و دیوانە لە ڕووی خزمەتگوزاریەوە تا ئەم لە حزێش من پێتەڵێم هەرێمی کوردستان پیاوی ئەبێ قسەی بۆ دزیش بکاوەکو لەگەڵ ڕێزم باشترە لە بەغا بەڵام بەداخەوە ئەمان ڕۆژ بە ڕۆژ لە پاکشەکشان ڕۆژ بە ڕۆژ لە هەموو بوارەکان زیاتر لەو کاتۆ دەست پێ نەکرد کە بوجێ لە بەغداوەستا چونکە ڕێژەی دزیەکە زیاد بووە زین چۆنە بە ئارزەکەم لێر نەخێ ڕێژەی دزی لەو کاتەوە زیاد بوو ئەمان پەنایان برد بۆ فرۆشتنی نەوت ڕێگای سەربەخۆ ئەو کاتە ڕقەمەکە دیار بوو کە لە بەغاوە ئاهات ئەبرای بەر پەرلەمان کەی ئەمان زیاد دەسیان کرایەوە بمبورن کەی دەسیان کرایەوە کاتێ دەسیان کرایەوە بوجە لە بەغاوە نەهات خۆیان نوتیان بەسەر بخۆ ینی ئابووری سەر بخۆ
لەو کاتەشەوە ئیتر پەرلەمان پرۆژە یاسایی بوجە نەبێت پەرلەمان کاتێک تۆ چاودێرێک نەبێ بەسەرتەوە تۆ ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە جێگرەکەیتی بەویستی خۆیان ئەم منتیقەیە ئەوەی بەدامنێ ئەو بەدانێ ئەم پرۆژەیە جێبەجێگەم ئەو پرۆژەیە جێبەجێ ناکەم ئەو کاتە دەستیان کراوە بوو ئەوان کەچی چاودێریان نییە یعنی منتیقیتیانی لە ساڵی 2013 تا ئێستا کاتە تقریبا چەند ساڵەکە 12 ساڵ 12 ساڵە تا ئێستا پرۆژە یاسایی بوجە لە حکوومەتەوە نەنێراوە کاتە نیازیان خراپ بووە لە سەبەخۆ فرۆشین تۆ ئامانج نیازەکان شخصی و حیزبی بوو ئامانجیشی درۆنت نییە و ئەمنیەتێکی پسافت نییە بەرامبەر بەم بوجێ ئەگینا پەرلەمان ئەیتوانی بە دەقیقی ئەو پارەی کە داهاتە دەستکەوتە بێ تەوزیعیکا بەسەر بەپێی ژماری دانیشتوان بێ بەپێی ناوچە کارەساتبارەکان بێ بە هەر شێوەیە بێ تەوزیعی بکە بەڵام کاتێک تۆ کە پەرلەمانت نەبێ بمبورە هەرم ڕستەیە تاواکەم کە پەرلەمانت دەبێ ئەو کاتە سەیدی موقفەکە کیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرگێتی زایدن وەزیرەکانیش ئەگەر قسەیەکیان نەبێنێت لەناو بۆ معلومات چی لەناو سەرمەسەر لە بەغا لە ئەنجومەنی وەزیرانی بەغا بە دەنگدان قەرارەکان تێپەڕێ بەڵام لە هەرێمی کوردستانە بە دەنگدان نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارەکە ئەخوێنێتەوە دەنگدانی لەسەر ناکرێت پەسەند دەکرێت یەک ڕاستیتر هەیە کە لەم دۆخەیە ئەوێ ئاماژەی پێ بکرێت ئەویژەوەیە لە ڕاستە لە ساڵانی ڕابردووە هەرێم پشتی بە هەندێک معادلاتی ناکۆکی نێوان شیعە و سونە و کەسایەتیەکانی ناو هێزە شیعیەکان ئەبەست بەوەی کە لە هەڵبژاردننا و لە پشتگیریەوە سەرۆکایەتی حکوومەت و ئەوانە وەکو بڵێ پشتی لایەنێک بگرێ پشتی کەسایەتیە بگرێ ئەو کەسایەتی ژۆرە لە نەرمی بنوێنێ بەرامبەریان بەڵام دەرکەوت یعنی چەند ساڵە بۆچی هەر ئەم محەممەد شیع سوودانێ بۆچی نەرمی ئەنوێنێ و جۆرێک لە مجاملە و جۆرێک لە وەکو بڵێ پەیڕەو نەکردنی یاسا لە پێناوی ئەوە کە هەر جۆرێک بێ علاقاتەکە دروست بێ و ئەمان هەموو ئەزانین داوەتەکرا و لە مناسەبەکانە و ئەنواع پێشوازی گەرمی لێدان بۆ ناوچە گەشتیاریەکان بۆ ناوچە گەشتیارەکان و ئەم علاقە شخصیە لە پێناوی ئەوەی کە هەندێک مجاملە ئەمانە بکرێت بەڵام ئێستا دەرکەوت محەممەد شیع سوودانیەوە هەمومان بینیمان کە کوتلەیەکی ئەعلان کرد سەروی 50 کورسی هەر لە پەرلەمانەکان چوونە تەنیشتی کە زمانی ئەوە بێەوە هەموو ئەزانین کە مالیکیش بە هەمان شێوە باز لەوە کات کە خۆی بێتەوە بە سەرۆک وەزیران یعنی ئێستا ئەم ناکۆچەی ئەوان لە ڕاستە وای کردووە محەممەد شیع سوودانی فشارێکی ناوخۆیی ناو شارعی شیعی و شارعی وەسەط و جنوب و ئەوانە لەسەری بێت بەوەی کە ئەم جارە ئەمەی کە بینیمان ئەم پێداگیری ئەم توندیەی چەند جار وەزیرەکان بە حەدی پاڕانەوە لی پاڕانەوەکە کە بە قەرزیش بێت بە سولفە بێ بە هەرچێ بێتەوە پاری مانگێک بدە بە هیچ شەوێت تەنازل شەڕی خۆیەکە سەری شەڕی پۆستی ئەنجومەنی وەزیرانی شەڕی مستەقبەلی خۆیە بۆیە لەمە شام پێم وابێت کورد زەرێکی بەڵگەی لەسەر شتێک ئەم جارەش کورد زەرەری کرد لە یاکە نەیتوانی سود لەو وەزع وەرگرێت سپاسەکەی ناوڕێکمان هەیە دێمەوە خزمەتان بەڵێ میرانی بەڕست بینەوە خزمەتان لەگەڵمان بێن نۆخسی زیاتر دەکەین لەبارەی موچە و لەبارەوەش ئایا ئەگەر هەیە دوو موچە بێ سێ موچە بێ چی بەسە دێ موچە لەگەڵمان بێنە سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەبارەی لێتەگەشتنیوان هەرێم و بەغداد و چارەنووسی موچەش کاکتۆر پێش ناوبەڕەکە ویست باسی بەڵگەیەک بکەی بزان پێویست بەداهاتی ناوخۆنت و ئەوانە دواتریش بڵین هەرێم ئەگەر نەوتەکەی تەسری بکە و 120 میلیارد چەندەدا بە بەغدا چەندە نێرێت ئەگەر ئەمە پەسند بکرێ خۆی بە پێ ئەو ڕقەمانەی کە هەیە ئەمەی کە ئێستا هەرێمی کوردستان تەسلیمیەکات کە 240 میلیارە بۆ دوو مانگ خۆ یەکێک لە هەواڵە خۆشەکان بۆ خەڵکەوەیە کە مزگەنی ئەوەی تایە کە دوو موچە بەیەگێ بەغدا پارەی دوو مانگ لە داهاتی ناخۆی حساب کردووە لەسەریان اینجا دوو موچەکانێت ئەبێ هەرێمی کوردستان 240 میلیارد بنێرێت ینی بۆ مانگی 5 و 6 کە ئەمە بە حسابی بەغدا هێشتا کەمە و تەنەزولی کردو بۆ هەرێمی کوردستان ئەگینا بەغدا لە وەرەقەی یەکەمان بۆ هەموو مانگی داوای 200 میلیاری کردووە ئێستا بۆ ئەم دوو مانگە داوای 240 میلیاری کردووە لەبەرەوەی وەک لە سەرتا ئاماژان پێکرد ئەمریکا و زۆرێک دەوڵاتەکان بەچڕی لەسەرخەتن و عێراقی سونەتەکەی وایە بەشەوە لە ڕێی وەتسەپ و ئەوانە دەسەکرێت بە گفتوگۆ بەشەوە زیاتر ڕێکەوتنەکان شەن و کەوەکرێت جەنازەم بەرپرسەکانی وا هەڵەسن لە خەوی ئەوەیە ناهی چییە ئەم لەبەرەوە بەغداد نەرمی نوانوە هێشتا بە حسابی خۆی
وەزایدان تەسلیمکردنی ئەو نەوتە کە 280,000 بەرمیل نەوت کە ئەم 280 دەکەتت داوای 230 کات 50 هێشتوێتەوە ئەو 50 بەغداد پێشوو 46 هەرێم داوای 65 کرد ئێستا 50 ئێستا لەو بینەیە لەوەیانە بەغدا بردوێتەوە کە 3-4 بەرمیل نەوتی بۆ زیاد کردوێتی بە 50,000 بەرمیل نەوت 230 لێ وەرەگرێت یعنی 230,000 بەرمیل نەوت بە هەموویەوە لەگەڵ ئەو 120 ملیارەیە تقریبا ئەکاتە 580 ملیۆن ئەکاتە نزیکی بەڵێ یعنی کەمترە لەو پارەی کە ئەبێ هەرێمی کە بەغدا بینێرێ بۆ هەرێمی کوردستان هەموو 750 ملیاری مانگە هەرگیز ناکاتەوە بەڵام سەیری خۆ بۆ موچە ئێستا پێویستی بە 950 میلیارە موچی هەر مانگی وەڵی جا گرفتەکە لەوایە ئەم هەموو خەڵک بەبێ موچە کردوێتی بێ ئیجازە ئەم هەموو خەڵکە خۆی یاوە فەسڵکردن کە بە چەنەها من کەیسم لایە ئەم هەمووە علاوت نییە ئەم هەموو خەڵکت خانەنشینە بە ساڵانە بەڵام گرفتەکە لەوای هەرمی کوردستان هەموو ساڵێک ئەڵێوەڵا خەرجی موچەم زای کردووە باشە تۆ تەسەوڕەکە ئەو کاتێ ڕێباز حەملان وەزیری دارایی بوو لەگەڵ ئێستا کە ڕاوێژکارێتی دوو ڕقەمەڵێ ڕقەمێکیان کاتێکە خۆی وەزیر بوو بەڵێ 880 میلیارد 870 بۆ 180 میلیارد بەڵێ دوای 4 تریلیۆنێک بەڵێتەوە 950 باشە ئەم 100 میلیارە لەکوێ زیاترە هاتیێمە لە پەرلەمان 850 میلیارد باشە 850 میلیارد باشە 2015 تاکو هەژدە خۆ خەڵکدا نەمەزراوە بە زیاد دەکات گرفتەکە لە چییە کاکە تۆ ئەزانیت ئەم کاک عومەر باسی شتێکی کردوتی ئەمانە ینی قسەکەی تەواوە لەوێژ گەندەڵی هەوە هەیە بەڵام کاک عومەری بەڕێزیانی ئەمانە هەرچی زەختی خەرجیە خستوانەتە سەر بۆ جێهرێم کە خەرجیەکانیش بۆ گیرفانی خۆیانەوە کاتێککە ئێتە سەر مۆزوعی داهاتیش داهاتەکەیشی ناخەنەوە ناو قاسەیەک کە بتوان خەرجەکەی پێدابین کرد و چی خەڵکی لێبە یعنی تۆ گرفتەکە لەوایە ئێستا دوو موچە بەسەریەکەوە ببێتە مژدانە دوای 34 ساڵ حکومڕانی دوای 10 ساڵ سەر بەخۆ فرۆشتنی نەوت دوای ئەم هەموو تەنکەرەنەوتەکە بە قاچاقە ڕوا وڵاتان لێ بێدەنگ دوای ئەم هەموو داهاتی ناوخۆ دوای زیادکردنی لە 600 بەپێی لێدوانی وەزارەتی دارایی ڕسومات و باج و ڕسومات زیاد بووە ئێستا خەڵکەکەوا لێ بکەی خوای جەم بەشکم وچێ دوان بێت خەڵک بیری نەماوە ئەزانی بڕۆ سەیری کە خەڵک ئێستا قەیرانی ئاوی هەیە ئاوی ماڵان قەیرانی ئەوە بەشێکی زۆر لە گەڕەکان قەیرانی کارەبای هەیە و نرخی کارەبا بەو نرخە زۆرە خەڵک قەیرانی گرانی نرخی هەڵاوسانی هەیە خەڵک ئێستا بۆی ئەم بێ موچەیە قەیرانی بێمتمانەی لە بازارە دروست بووە ئەو سەری دیار نییە بێ بازارێکی وا دروست بووە خەڵک گرفتی ژیان دروست بووە لەوان نەماوە بڵێ گرفتی موچە ئەبێ ئیتر نابێ بڵێن گرفتی موچە گرفتی ژیان بۆچی ئەم دەسەڵاتە لە تەقینەوە ئەترزات چکە کاتێک کابرا کە ئەزانێ ماڵ و ژنەکەی پێ بەخێو ناکرێت ئیتر لەوایە هیچی نەماوە لە دەستی بە ئامادەیە خۆی با بەکوشت لەو تەقینەوە ئەترسان چکە گرفتی ژیان دروست سەیریکە گرفتەکە لە چایە ئەوە تۆزێک ینی نەفسەتی خەڵکیان مرتاح کرد کە دوو موچ و موچەیە بێگوێت بەڵام کە باسی بەغدا ئەکەین ئەڵێن گەندەڵیە خوا بە ئەمە زۆر بەڕوونی چەند جارە باسم کردووە بەڕێک جیاوازی گەندەڵی عێراق وەرێمی کوردستان کاکە لە جنوب و ناوەڕاست لە بەغدا گەندەڵی چۆنە ئەو نەوتە بە شەفافی ئێتە ناو پرۆژە یاسای بودجێ عێراق ئەزانی چەند نەوتەنا دەکراوە بەچەفرێنیش لەوێ هەیە تانکەڕ ڕابتکراوە ئەوەی کە لەسەر حکومەتە قیاسی دەرەوە هەر نییە سەریکە با ئەمە بە وردی ئەو پارەی کێشتە پرۆژە یاسایی بودجە 130 تریلیۆنە چەندەکە دابەشەکرێ بۆ وەزارەتەکان باشە لە ناو وەزارەتەکانە دەسەکرێت بە دزی و فزی لە هەرێمی کوردستانەوە هەر بە عاسمان و دیار نامێنێ لە ژێر مێزەکە شتێکی تیا ئەیدۆزن و ئەمە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ڕێزم بۆ بکارکتۆر یعنی بەڕاستی مقارنەی فەسادی بەغا لەگەڵ ئێرە ناکرێت دەکات ئەمە با قسەکە تاواگەم بەچی بەخراپی ئەوان خراپ لەنا ئەزای فەرقەکە لە چیە ئەزای چۆنە بەعازەکە خۆت سوتەمەنی زای چۆنە با قسەکانی تاوا بام قسەکەم تاواکەم فەرقەکە لە چیایە شتێکی علمیە دکتۆری ڕێگەی ئێمەش بدەی قسە بکەین نادات پەروەری کا حەجی بەخوا نادات زۆربەی سەیری کۆبزانە قسەکان لەسەر دکتۆرێتر نازانم هاوڕێن ئێوە پێکەوە نازانێت ئەمەی کە باسی گەندەڵێنی بێتە ئەمەیە کاکە ئەوەی کە
ئەمە گەندەڵی ئەمەیە کە ئیس جەنابەت دەیکەوی کە دزیە تاو دێنە خزمەتت بەڵێ ئەمەی کە لە بەغدا ئەکرێ شتێکی علمیە دکتۆر ئەزانێ لە حەج وڵاتێکە کە سیستەم نەبوو هەتا پارە زۆر بێ گەندەڵی زۆرتر بێ ئەگەر تۆ بەراوردی گەندەڵی هەرێم و بەغدا لەگەڵ بە هەرێم و بەغدا بە یەکەوە بکەی کاک عومەریان لە بەغدا پارەکە ئەوەندە زۆرە زۆر زیاتر لێرە گەندەڵی هەیە بەڵام بەشی موچەخۆرەکە بەشی عەلاو تەرفیعەکە بەشی ئەوەکە موچە دوانەکەوێ بەشی ئەو تۆزە بورجاکە بەس لە هەرێمی کوردستان گرفتەکە لە چیایە چەندین ساڵە ئەم هەموو لێچوونە هەیە لەم وەزارەتە لەم تەنکیە باشە ئەم هەموو لێچوونە هەیە ئێستا پارەکە کەمی کردووە ناچن لێچوونەکان بگرن ناچن لێچوونەکان بگرن پارەمان کەمی کردووە ئەبێت تۆ لە خۆت خۆشبی لە پارەی حیزب و لە بردیوارت خۆشبی من خۆت هەمە حامیەمان نیم من خۆت زانیت سەرەتاوە چۆن حتما بەڵام ئێرە دەوڵەت نییە ئێمە بانقی مرکزیمان نییە ئێمە سکە لێ نادەین ئێمە بۆمان نییە حتا پارە احتیاطین بەڵام ئەمانە بۆیە بیان کردە من لەگەڵ ئەو قسەی جەنابی کاک دکتۆرمە بۆیە احتیاطیان بکرێ کاکە لە بەغا دزی سەدە ڕوویە حتما کوا دزی سەدە گیرا نەگیرە سادە فەرموو 200 میلیارد دینار سەرف کراوە بۆ کارەبایان ئێستاکە 6 ساعت 7 ساعت کارەبایان هەیە یعنی تۆ ئەبێ ئەمانەش لێک بدەیتەوە لە بەغا چی ڕوەدا لەوێ وەزیر ئەفرۆشێ پۆستی وەزیر ئەفرۆشێ پێشەوە انتخاباتەکە بکرێت لەبەرەوە بەڕێی من مقارنەی فەسادی ئێرەگەڵە ئێمە لە سەرەتاوتم ئەوای ئەوەنە جوان تەسەڕوفمان بکردە ئێمە بۆکو گولهینێکی پێڵێن وەکو سنبولێک ئێمە بێنێ بەداخەوە ینی ئێمە بەس ئەوەی من سێبی من سەر مۆزوعەکە با لەسەر ئەو مقارنەی بینی و بەغا چکە هەردووچیان هەر خراپن هەم ئێرە خراپە هەم ئەوێ زۆر خراپترە کاکە ئەبێ ئێمە بپرسین لەمانە ئێستش مسۆدەیەکیان نردووە بەوەغا بۆ داوای موچەکەن بۆ داوای بوجە ناکەن لە سەرەتای بارنامە پێدوایەوە قبول بکرێنی موچەش بێ و بۆچی نابێ ئەگەر یان ئەبێ لەم لەژێر بەڕەوە شتێکی کە هەبێ جاری کە دەستیان ئەمانان کردبێتەوە بۆ فرۆشتنی نەوت و چاوپۆشیان لێ بکەن ئەجینا مافی ئەویان نییە بە هیچ جۆرێ چاوپۆشی لە بوجەی هەرێمی کوردستان بکەن لە ساعت 12 بێ داوای بکەن تۆ هاتووی داهاتی ناوچە بڵێن داهاتی ناوخۆت داهاتە ناوخۆیەکان ئەیان دەیتێ لەس ئەوەی کەوا 120 میلیارەکەیەکە باسمان کرد باشە داهاتی نەوتیان بەکامی تەسلیمەکەی ئەو تەبان ئەو 50 میلیارش 50 کە لێرەیە وەکو تەسلیم کراوایە چوو ئەگەر نێکی ئینێری بۆ بەغا ئەوێ بۆ بنێرێتەوە تۆ لەبەرەوەی پاڵایژگاکانی خۆیان پاڵاوگاکانی خۆیان ئیشکەن ئەو 50 میلیارە گرێنەوە بۆ ئەوەی بە گران نەوت بفرۆشن بە خەڵکی کوردستان و بنزین بە گران فروشن بە خەڵکی هۆکارەکەی ئەوێ بۆ داهاتی خۆیانە بۆ داهاتی کۆمپانیا شخصەکانی خۆیانە خۆ لەبەر چاوی کاڵی ئێمە نییە کە ئێستاکێ ئەوان دێن 50 میلیارد لێرە 50,000 بەرمیل نەوت گەلێنەوە ئەبێ خەڵکی کوردستان بپرسێ بۆچی تۆ داوای بوجەی هەرێمی کوردستان ناکەی ئەوە چەند ساڵە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ داوای 12.6 لە بۆ وەزیر دارایی ئەڵێ حسەی هەرێم لە تەواو بووە نا ئەو باسی بوجەی ئەوە 2026 ئەوە ئینفاق فعلیەکەیە نەهێ قوربان باسی ئەوە باسی ئەو یەک لەسەر 12ەیە ئەوەی یەکەم جار لەسەرتاوە بە 12 ڕۆن دوای باسی ئینفاقی فعلیە بەس تۆ 12.6 خۆت هەیە بۆ داوای ناکەی بۆ ئەزانی بۆچی هۆکارەکەی ئەوەیە ڕێگەیان ئەمان داوە نەوت بفرۆشن چاوپۆشیان لێکەن لەو ئەوانیش چاوپۆشی بکەن لە باقاتی بودجەی بەکاربەر و بودجەی ئیستێلاکی محافظات بڵێ لەگەڵ پارەی پەترۆدۆلار وازیان لەم سێشتە هێناوە پەترۆدۆلارن واز دێناوە پارەی بودجەی بەکاربردنیان بۆ بەرهێنان بەگەرێنەوە هینیشیان بەکارخاندا مدەزیەکانی حکومەت بودجەی بەکاربردنە یعنی ئیستێلاکیەکەی لەگەڵ بودجەی وەبەریان ئەمانیان هەموو واز دێهێناوە تەنا ئەڵێ موچەکەمان بۆ بنێرە ئەی ئەوانی کە چیلەکەی ئەمریکاڵی خۆمان بەم شێوەیە دابینەکەین مثلا ئەو 50,000 بەرمیلە نەوتە بەشێکێتی زائیدەن ئەوەی کە دیار نیە احتیمال ئەوکوی جەنابی کاک دۆرتی لەوانە لە ژێرەوە جارێکی هێشتا نەوت من نازانم دەسەڵات دەربای چی دەکەێت یاخود چاڕوان چی بوو لە کۆبوونەوەی پارتیەکێتیشکرا لەسەر ئاستی من دەسەڵات دەربم وەڵاهی وەکو عومەری کوری خەتاب حکومی ئەم وڵاتەمە کرد خۆم بکرد بە قوربانی مناڵێکی خەڵکی کوردستان و ڕێگەم نەئەدا ڕەوەندی کوڕم باشتر بژی لە مناڵی حەماڵێک بەڵام بەداخەوە ئەوان هەمومانیان کرد بە قوربانی خۆیان مەلیک حسێنی سەد بۆچی خۆشەویستە لای میلەتەکەی بوو بە سوالکەر بۆ میلەتەکەی و میلەتەکەی خۆی بژی ئەو بوو بە سوالکەر میلەتەکەی خۆشەژی بەڵام ئێمەیان کرد بە سوالکەر و خۆیان خۆشەژی ئەمە بە بەیت القەسیدەکە ئەمان کۆبوونەوەکە ئەو کۆبوونەوەی ئەبێ بچێت کرا کۆبوونەوەی پارتیەکێتی چاوەڕوانی زۆر هەبوو بەس ڕاگەندراوێکی لێ چۆنە خۆی بڕێی من لەمەشا پارتیکە و تەهەڵێکی قورسەوە
بۆ ئەخیرن سەرکەوتنەکەی دایە دەست بافڵ تاڵەبانی یعنی سێریە پارتی یەکی معمەلی دروستکردنی قارمانی هەیە پارتی یەک دووجار لەگەڵ بەڕەحمەت دووە فرسەتا یان لە ئەندام پەرلەمانێ لە هەرێمی لە ناو پەرلەمانە دوایی بینی وتم وڵی زۆر مهمە نێوەتیش من ئێوە معمەلی دروستکردنی قارەمانتان هەیە وتم ئیسفادەتان چی کردیاتان لەو زەلامە بەس پێم بڵێ ئەو زەلامە خۆ زلێکی لێبەی چیت نییە شخصی بەرزترە بێت لای قەڵم باشە بەس ڕێکەوتنەکە کراوەتە بۆ بافڵ تاڵەبانی سادە فەرموو ئەم جارەش کۆبوونیان لەگەڵ بافڵ تاڵەبانی بوو بە سەرکەوتنیی گەورە ئەگەر مە سەر بگرێ ئەو دەستکەوتە بەناوی بافڵ تاڵەبانی تۆمارەکە پارتیش لەگەڵی ئادۆڕێ بۆ چکە ئەو بوو بە نوێنەری پارتی وێچێتی هەتاوتیان فواتسێنی شێگەڵای من دوێنێ سەرجمدا فواتسێن نەبینی لە کۆبوونەوەکانن لەگەڵیانە کەواتە ئەگەر ڕێکەوتنی ڕوو بدا ئێستا هەرچەند بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و ئەمان مستودەکان حازرە بەڵام بە تەسەووری من دەستکەوتەکە بۆ بافڵ تاڵەبانی سەردەگرێ پێت وایە من ناڵێم سەرناگرێ هیچ شتی مطلق سیاسەتا نییە ناڵم سەر ناگرێ من ئەم لەحزەی هیوادارم لەبەر موشەخۆرانی هەرێمی کوردستانیش بێ سەر بگرێ بەڵام بە تەسەووری من سەرگرتنەکەش بێ کاتی بێ جارێک کرد دابنیشنەوە قەرارێکی کۆنکرێتی بدەن ئەم بابەتە لێگلا بکەنەوە لەسەر حسابی داهاتەکانی هەرێمی کوردستان بە نەوت و نانەوت و تەسیبی حکوومەتی عێراق بکرێت ئەوانی لە ساڵ 12.67 ئێمە بنێرن بەبێ دواکەوتن 12.67 زیایی کردووە بە پێی سەرژمێری بێ ئێستا لەوانەیە سەرکەوتوی بۆ دەوری سا 15 ئەوانش چۆ سەرژمێرەکە ژماری ئەوانەی لە هەرێمی کوردستان زیاتر لە 6 ملیۆن کەس باش دێمەوە خزمەت ئەوزان گرەیەکەی نێواکاومە کاکتۆر سەبارەت بەو 50,000 ئەگەر بدرێت بە ناوخۆ پێشبین دەکرێت ینی بنزین وەکو عێراقی لێبێ نەوتی سپی یاخود هەر بە پاڵاوگەکان دەیدەن و پاڵاوگەکانی خۆیان چاوەڕوان کراوە بەڵێکی تر لەو ستەمانەی کە لە خەڵکی هەرێمی کوردستانە کرێ بەداخەوە ئەوەیە کە ئەو داهاتی نەوتەی کە هەیە بەکارهێنرێتەوە بە ناوخۆ سێرەکەین بە نرخێکی بازرگانی ئەدرێت وەکو عێراق کە یعنی خاوەنی نەوتی خۆیەتی و لە باڵاوگەکان و بە سعری مەدعوم ئەیاتەوە بە خەڵکەکە کە 450 دینارە باشە هەرێم بۆچی واناکات لە ڕاستە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە حسابی ئەمان ئەو داهاتەی کە لەوەش دەستیانەکەوێت لە دووسێ لاوە مستەفی دەبن هەم پاڵاوگەکانیان هەم خۆیان هەموو نرخەی کە دایەنێن لەسەری یعنی جۆرێک لە بازرگانیە جۆرێک لە ستەمکردنەوەی لە خەڵک بەڵام بەپێی ئەو قسەبازانە کە ئێستا ئەکرێت یەکێک لەوانە ئەو کاکسوەران من پێم وایە زۆر جوان بچۆر بنجوبنەوەی ئەو مۆزوعە کاتێک کە باسی ئەوەی کردووتوی ئەو نەوتەی کە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بە ناوی پێویستی ناوخۆ ئایا ئێوە ئاگادارن کە ئەوان بەو سعرە ئەیەنەوە بە خەڵک بە حسابی خۆیان ئەڵەن ئاگادار نەبووین و یەکێک لە قەرارەکان ئەبێ ئەوە بێت کە ئەو نرخەش وەکو هەموو عێراقی لێبێت بۆ چونکە بێ خەڵک قبوڵی کە ئەگەر بەناوی پێداویستی ناوخۆ بێ و بنزین و نەوتە سبێکە شەروابێتەوە قسەباسێک هەیە کە نرخەکەی دابەزێت بێ بە 500 ینی وەک 450 کەش اتفاقاتیان نیە اتفاقاتیان بەزە بێ خۆیان یعنی جۆرێک لە یعنی کوبڵی ناچاریە بێ بە ناچاری ئەوە بکەن بەس ئایا ئەیکەن یان نایکەن ئەوە ئەمێنێتەوە سەر ئەو واقعاکە بزانین زۆر قازانزەکەی سێمە شارەزایەکی و زەمیوان مامودەیەگە بەرمیلێک بە $30 پێیان بدرێ ئەوان بە $60-70 دوای پاڵاوتن دەیفرۆشنەوە لە بجا نەوتی گرفتێکی بمبورە ئەمان لە خەمی ژیانی خەڵکانی ئەمان لە خەمی خۆیانان ئێستش ئەم خەمەی ئەی خۆن و ئەم پەلەقاژی ئەیکن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ئەوەیە دەنگدانەکە دێتە پێشەوە هەڵبژاردنەکەی سمانی 11 لە بەردەمانایە ئەگەر ئەوە نەبایەن بێگومان بە دوومانی کەشموچەن هاتایە ئەم پەرۆشیان نەبوو بۆیکاو ئەم تەنازلشیان بە حکوومەتی عێراقی ناکرد بەڵام لەبەر هەڵبژاردنەکە ئەوان لە خەمی خەڵکانین لە خەمی هەڵبژاردنەکان ئێستا ئێمە باسی ئەومان کردمان هەڵبژاردنەکان باش لە بەردەمانایە لە دوای ئەو قۆناغێکی نوێیەتە پێشەوە لەو قۆناغەیە مۆزوعی ئەمریکا و ئێران تا ڕادەیەک ئەویش یەک لا ئەبێتەوە ئایا ڕێککەوتنەکانیان ئایا دانووسانەکانیان بەرەو پێشە چێت یاخود سەر ناگرێت و جۆرێک لە فشارێکی کە دروست دەکرێتە لەسەر ئێران کە بەردەوام ئێستا هەیە یعنی ئێستاش ئیسرائیل ئەگامان لێ بەردەوام هەڕەشەی هەیە ئەڵێ ئەبێت بە هیچ شێوەیەک ئێران نەپیتێنرێ ئێرانی ژەڵێ مافی خۆمە پیتێن بەڵام
من چەک دروست ناکەم یعنی ئەو خلافە هەر هەیە ڕنگدانەوەی خلافەش لەسەر عێراق و ناوخۆی عێراق و هێزە سیاسەکانی عێراق هەیە ئەم ڕێکەوتنەش لە بیرمان نەچێت یعنی یەکێ لەو قسە گرنگانەوە بوو کە باسەکرات جۆرێک لە سزای ئێران بوو بۆ هەرێمی کوردستان ئەم موچەی ڕاگیرا بە فشاری لەسەر هێزە شیعیەکان بە فشاریان لەسەر سوودانی کە بە هیچ شێوە تەنازول نەکا لە ئانوساتێکا وەکو سەدمەیەک قایمەی مانگی 5 ڕۆشتووە کە اتفاقی لەسەر بکرێت لە پڕ بڕیارێک دەرەچێت و ئیعلاما بڵاوە کرێتەوە کە دوای وەستانی شەڕی عێراق ئێران و ئیسرائیل ڕێک دوای ئەوە بوو هەموو کەس زانێت کە ڕەبتی بۆ هەبوو هەم ڕەبتی بە گرێبەستە غازیەشەوە هەبوو خۆ باڕەشەکانی شەوە بووە حتمما باش بەس پێشبینی کراوە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو ڕژن و سەرپەسند بکە من پێم وایە حەلی وەسەد بووە حەلی وەسەد بووە کە دانراوە دانوستانەکان هەموو باسمان کرد لەژێر ئەو فشارانەی کە جاری کەش باسمان کردووە لە زۆرێک لە کۆبوونەوە دانیشتەکانە سەفارەی ئەمریکی بەشدار بووە نوێنەری وڵاتانی کە بەشدار بوون و بە تەسریح یعنی ئەمریکا کە ئەتوانی بڵێ قسەی ڕۆشتووە لە منتیقەکە کە چەند جار ئاماژەی بەوە کردو کە ئەبێ ڕێکەون یعنی بەدیلی ڕێکەوتن نییە ڕێکەون یعنی هەرچۆنێ بێ بەمانەڵێ تۆ ئەبێ دابەزی لە قسەی خۆت بەوی ژەڵێ بێت تۆ دابەزی لە قسەی خۆت تەمعەن دانەبەزین لە قسەی خۆت نەتیجەکەی دیارە لێرە لەوە ئەچێت وەکو باس کرا هەرێم دانەبەزین لە قسەی خۆ نەتیجەی خراپە ئەوەی درۆنەکانە ئەوە درۆنەکانی چەکە لەوانە یەکێکە لەوانە کە بۆ نمونە ئەو هەر یەک تۆز دەست شلکا بۆ ئەو هێزانە طبعاً بۆ معلوماتان ئەو درۆنانەکە یاوێتی لە هەندێک منتیقەی نفوزی یەکێتیش ئەویش هەر وەکو ئاماژەیەکە بۆ ئەوەی بۆ یەکێتیش حتمما چونە جۆرێک لە گلەیی لە یەکێتیش هەیە بەس خاتریان گرتووە حتمما خاتری گراوە کەمتر درۆنی بۆ نێراوەیەکێت یەک ئاماژەیتر هەبوو بۆچی ئایا پارتی بەرەمین دەوتیشکەمە لایەکی بەرەمینەوت کە دکتۆری قسەی نییە ئێستا ملاحەزەیەکی تر هەبوو کە ئەویش پارتی وێکێتی طبعاً ئەو کۆبوونەوەیان کرد و بەڕێز پارتە تاڵبانیان کرد بە نوێنەری خۆیان کە بچێت دانوسان بکات ئەمەش پێما بێت جۆرێک لە تەوزیع ئەدوارێک کە محەممەد شیع سوودانی لەگەڵ پارتیا گەیاندبیانە مریشکە ڕەشە لەگەڵ یەکتریا بە تایبەتی ئێمە ومانزانی یعنی شتێکی ئاسایی بۆ بەس لە ئەنجومەنی وەزیران کاتێک کە فواد حسین وتوێتی ئەگەر ئاوانەکەن بوومە لە زەڕ و ئەیا و ئەنجا محەممەد شیع سوودانی زۆر بە تووڕەیی من گوێم لە مقابلەی ئافرەتێک بوو کە لەناو ئەنجومە نبوو ئەیوەدی هیچ کاتێک محەممەد شیع سوودانی ئەوەندە بە دەنگی بەرز بوو بەڵێ تی بە هیچ کاتێک ئەوەندە نەمان بینی و ئاو بە دەنگی بەرز و بە حەدی بە زۆر بە مسەیتری وەکو بڵێ بێدەنگی کرد و بێتاقەتی ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە بەس بەڕاستی دەبێ باش ئەوەش بووتێ ئازایەتی بۆ بۆ فواد حسین بۆ شێوێ بەرامبەر بە هەین قسەی کردو بەرامبەر محەممەد شیع سوودانی ئەو ئەم وەزیرێک بۆ ئەو ڕئیسی وزەرا بۆ ئەوش قسەی خۆی کردووە ئیتر گرنگ نییە جوابەکەی بۆ گرنگەوەی تۆ قسەی خۆت کردو بەس نەتیجەکەشی ئەوەیە گرنگەوەیە مەسەڵەن بەڵام ئەنجامەکەی لەچێتە سەر بەڵام بەگوێ ئەوی نەکرد یەکێتی بمانوێ نەمانوێ نزیکترە لە هێزە شیعیەکان پارتی وەکو بڵێ ئەوی کرد بە وەسیتە یا ئەوی کرد بە واجی هەیە کە بچێت وەکو کە عومەریش باسی کرد بە فعلی ئێستا سەرکەوتنەکە دەستکەوتنەکە بۆ پاڵتەکە دەرکەوت بۆ یەکێتی و پاڵ تاڵەبانی بوو کە بینیمان ئەگەر ببێ تەسریح یعنی تا ڕادێکەوەی کە ئەگەر ببێ ئەگەر ببێ ئەوە بۆ ئەمە جاری وایە وەکو بڵێ زۆر قسە ناکەین و هەڕەشە ناکەین ئێمە ئەچین فعلمان هەیە بالفعلەوە نەتیجەکەی ئەگەر ئەمە سەر بگرێ بە فعلی نەتیجەی سەرکەوتنەکە بۆ ئەوەی کە ئەم دۆخە چەقبەسوویەکی بۆ دروست بوو یعنی حاڵەتێکی بێهیوایی ئایا هەمووتان بیسووتانە کە باز لەوە بوو کە ئەگەر ئەوە سەر نەگرێ ئەزان بەدیل چی بوو ئەیان و 200,000 وەکو منحایەن بە خەڵەکانیانی موچەیان کە خەڵک هەموو هاواری لێ هەستان چۆن بۆ عیلاجەکرێت لەبەرەوە من پێم وا بێت ئەگەر هەنگاو بنرێت و ئەو ئیشەڵا سەری شەگرێت ینی ئەمە ڕەشوڕوت و خەڵکی موچەخۆر ینی ئاو نزولیان گەشتە ئاسمان ینی پێم وا بێت
ئیشەڵا نەتیجەی ئەبێت ئەوان وەکو بڵێ هاتوون تەنیوەی ڕێ ئەمانیش گەشتونەتە نیوەی ڕێ نوزریان گەشتە ئاسان بەس نەگەتۆ سەری ڕەش و دەباشە ئاخر لەبەرەوەی ئەوان بارکین بە شیعر دکتۆر پێ دوایە دووموچە بێت یاخود بەم زوانە ئەوە پەسەند بکرێ و لێ تێگەشتنە وەڵاهی حەزەکەم شتێک ڕوون بێتەوە هەم بۆ یەکێتی پارتی کە ئەمە قسە بکەمە ڕوون بێتەوە دانیشتەکەمان دوور درێژ ئەگەر قسەی چیواشی تیانەکەی تووشی مەلە لە خزمەتان ئەمەی کە بۆ یەکێتی پارتی بۆ دەسەڵاتی هەرێم بەڕاستی ئەبێ تەواو وانەیەکی باشەوان کردو بەڵام بەداخەوە تەسەورەکەم ئەمانە وانە وەرناگرن کاکە با بە سەریحی بڵێن واللهی من سەر دەرناکەم لە ڕاوێژکار و لەوانەی کە سوناعی قەران لەم هەرێمە بۆ ئاخر کارەساتە ناوەندێکی توێژینەوە لە دەرەوە پێت ئەڵێ حەمانێکی تر چی ڕوایە دوو مانگی تر چی ڕوایە کاکە کۆمپانیایەکی نەوتی کاتێک کە ئەیانەوە بچنە وڵاتێک ئێستا وڵات کۆمپانیای نەوتی هەیە توێژینەوە ئەکا 50 ساڵی تر داها مستەقبەلی نەوت چی لێت زەدوای اقتصادی خۆی بۆ 50 ساڵ لەبەرەوەی ئیشەکەی نەوتە تۆ ئیشت حکومڕانیە لەم چوار دەورێ ئاگرا کارەساتە نازانی بەرپی خۆت ببینی ناتوانانی بەرپی خۆت ببینی نازانم بەڕاستی گرفتی هەرێم ئەوە یعنی من ئەمەم پەیامم بۆ یعنی هەموو جارە بوتومانە پەیام بۆ سەرۆکی حکوومەت و سەر بەڵام بەڕاستی ئەم پەیامم بۆ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی سکران بۆ بەڕێز پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی موسڵمان باسی جارە معارەزە ناکەین معارەزە ئەزانی وەزعیان چۆن بەڵام تەعان هەمووشی وەک یەکنا بە ئینسافەوە بیڵێن لەم هەڵبژاردنە بەڕاستی ئەبێت تەمەی یەکێتی پارتی بەوە کرێ کاکە دەنگ بن بۆ پەرلەمانتارانە کە حیزبی خۆت نییە بەس لای کەمی ملیۆن دەفتەرێکی نەتزیوە کاکە نەوتی نەتزیوە کاکە واستەی نەکردووە تۆ بۆڵێ وەڵا حیزبەکەی وایە حیزبەکەی لەگەڵ ئایدۆلۆژیای منە ناگونج بێمەوە سەر ئەوە کە بەڕاستی بۆ کاک مەسعود بارزانی و کاک پاڤڵ تاڵەبان بەڕاستی هەرێمی کوردستان پێویستی بە دروستکردنی مەجلیسێکی سوناعی قەرارە لە هەرێمی کوردستانە پێویستی بە ناوەندێکی دیراساتە کە بتوانێت بە ئەم دەسەڵاتە بەرچاوڕوونکە آخر کارەساتە ئێمەمانان بەو هەموو تەواضع علمیەمانەوە هەمومان ئەمانزانی کاکە شیعە ئێران ئەم هێزە ئیمپراتۆرە ئەم هێزە کە چەند هزار ساڵ مێژووی هەیە تۆ ئەزانی ئامادە نیە بە دانوستان کۆمەڵە تەنەزولاتکە بۆ ئەوی نەڕوخێ یعنی تۆ یعنی بیرکردنەوە دوا بە پێ دوا بێ ئێران لە کاتێکە ئەمجا نەی دیراست بکەی ئایا لە ئێرانە سەردەمی شا کە ڕووخا خومێنی هەبوو بەدیلەکەی بەس لەم سەردەما کوا بەدیلی ئەمان خۆیان دانکەکە هێزی کوردی هاتووەڵێ ئێمە لەگەڵ فەوزانی لەگەڵ هەرێمی کوردستانە لە ناو ئێرانە هەزە کوردەکە دوا بڵێ ئەبێت تو بیرکەیتەوە ئایا بەدیلی ئێران چییە دەوڵاتانی زلهێدیش تا بەدیل نەبێ دژمنەکەی خۆشی بێڕێ ئەکەوێت تۆزە سەر و گوێلایکێکا و ئەڵێ خۆت بمێنێت با فەوزا دروست نەبێت ئەم ناوە هەمووی بێ بە ئاگر کە پڕە لە نەوتوغا تۆ وەرە ئەمە مالێکی خەندەدۆ کاکە بۆ بەرنمەیە کە ئین بۆ شتێک گەین بۆ پێشبینێک کە ئین لە دە شوێن و بە دوسێ زمان ئێمە سەرچاوە ئەخوێن تاوەکو بزانین شتەکان بین لێک ئیسنتاجیکەین پارچەی وێنەکان بین لێک بەس ئەمانە بەڕاستی کۆمەڵی هەنگاوانەی نازانم لە چه سەرچاوەیەکەوە یعنی چەندین ساڵە هەمیشە وتومانە کاکە گرە لەسەر دووشت مەکەن ئەمە قومارە بە هەرێمی کوردستانەوەیکەن هەمیشە گرەویان کردووە لەسەر چی بێدەنگی خەڵک گرەویان کردووە لەسەر لاوازی بەقا ئەم جارە ئەم دوو کارتە لە دەستیانە سووتان بۆیە پاڤڵ تاڵەبانی و مەسعود بارزانی کۆبوونەوە کە ئەمە وەرچەخانێ بوونەوەی کە دۆخەکە تەواو تێگەیشت خەریکە لە دەست دەرەچێت چونکە ئەو گرەوەیان لە دۆڕان کە بڵێ خەڵک بێدەنگ بێت لەوا بوو کە تەقینەوەیەکی گەورە ڕووبا ئەو گرەوەیش کە بەغدا هەمیشە خەریکی شەڕ بن لە ناوخۆیان و نیان پەرژێتە سەر هەرێم وەکو ساڵی 2010 و 2012 ئێستا دۆخەکە بە جۆرێکە بەغدا پارەیەکی زۆر باشە هێزەکان لای کەمی ئەگەر دژی یەکیش بن کاکە لە عیلمی ئیدارە شتێکگەیە ئەڵێ ئەگەر هاتوو لە دامەزراوەیەکە لە دەستگایەکە تۆ دژایەتەکانە سفر کردەوە تۆ ئەزانی ئەمە خراپە بۆ دامۆ دەستگاکە ئەم قسە زۆر جیاوازە ئەمە زەمە علمیە تۆ دژایەتەکانە سفر کردەوە منافەسە نامێنێ کاکە لە بەغا و دژایەتی هەیە ئەزانی بۆچی باشە سوودانی ئەچێ تونێل و ئەچێ برج دروستەکە جادە باشەکە واز لەگەر دڵی بێنە کە من هەموو جارە وتومە بەهانە شوێنی ئەوێ ئاڕوی علاگە چاوی کوێرەگە باشە بەڵام پارەکە زۆرە کاکە من بەڕاستی هەستم بە شەرم کردووە کابرا لەم چەند ڕۆژە میوانێکم هاتووە لە بەغاوە باشە
ئەوە یعنی زۆر بە مسەیتەری هەنێ قسەمان کردن وتی ئێوە ئەوە دوو موچە نەدراوە وەڵای ئێمە دە ڕۆژ موچە دواکەوێ مانگێ موچە دواکەوێ نەیەن وەڵاهی وەکو جەماعەتی سەدر وەڵای پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق و حکومەتیش ئێنە خوارد ناوچەی سەوزای خانی بیرم کردەوە بەڕاستی ئێمە وامان لێبێ ئاوامان پێ بووتە ئەزانی بۆچی ئەو منافەسەکە بە کورتیشکە ئەو منافەسەیە سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان لە عێراقەیە ژینگەیەکی دروست کردووە کە ناتوان دەست بەداری خەڵک مەتەواوەتی بەس لە هەرێمی کوردستان یعنی هەمیشە خەڵکیان بێدەنگ کردووە بە کوشتنە بەلەیانە بە هەرچێکە لەگەڵیشە هەمیشە وتوانە بەغدا ئاوایە بۆچی بەبووی کەسابەتی دزیەکەی خۆیان بمێنێ گەشتبینی دوو موچەبێ سەریکە من یەک قسەی ترەکەم بریا ئەم دەسەڵاتە بەس بۆی خۆی تۆزێک تۆزە پشتگیری ناوخۆی بەدەستبانێ ئاخر پشتگیری ناوخۆی کارەساتە لە دەستی بی تا شەڵا بی و تایەکا کە من 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانم نایە 80,000 مەوێ بۆ ئەوەی منیش نەوت بە 450 دینار بنزین بفرۆشمەوە گوتۆ بزانە ئەو خەڵکە پشتیوانی 80,000 بەرمیلەکەی نەکرد بەس ئێستا خەڵک 50,000کەش بە زیاد ئەزانێ لەبەرەوەی ئەزانێ پاڵاوگەی حیزبەکان پارەی باش پێیاکە ئەزانێت کە حیزبەکان پارەی یعنی یەک موچەیەکی لق و مەڵبەندە پێ بڕێ موچیان دواکرد بۆیە بەڕاستی ئەبێ هێزی ناوخۆی خۆیان کۆکەنەوە ئەبێ بەڕاستی سوناعی قەراریان بگۆڕن ئەبێ بەڕاستی بزانن گوێ لەکی ئەگرن گوێ لەگوێ ناگرن ئەچپێن بە گوێیا بۆی پۆستەکەی لە کیز نەچێ دڵی خۆشە بۆ جۆرە قسانە با پرسیارێک لە کامەکەین گەشتبینی موچە بێ ئەم دۆخە لێ تێگەشتنەکە قبول بکرێ وڵای ئەگەر فرسەتم بدە یەک تەوزیع بدەم لەسەرەوەی بە کورتی بریف باشە من هیوادارم موچە بە تەسەوەری من دێت ئیتر یەک موچە یا دوو موچێت تەسەورەکەم ئەو فیلتەری بۆی وەڵامەکەی بەڕێزم دایت بە فیلتەری ئیتاری تەنسیقیا بڕات دوای ئەوە بێتە ئەنجۆ نوێزیان تەسەورەکەم بێت یعنی تەسەورەکەم ئیتر گەشت بێتە بریشکە ڕەشە و موچە یا دوو موچە بنێرن بەڵام کۆتایی نییە و بڵێن ڕێکوتنی کۆنکرتی نییە سەبارەت بەو ناڕازی خەڵک کە جەنابی دکتۆر باسی کرد یەکێتی و پارتی دیراسی ئێمەیان کردووە دیراسی کۆمەڵگەی کوردیان کردووە کۆمەڵگەیەکی مستەقر من پێ کۆمەڵگەی دەستەمەوە من ناوم نادەستەوە بە عەربی پێڵن مستەقر یعنی جوڵەی کەمە بۆ باش بۆ من کردوم بە 4 بەش هەر خۆی نەزەریەکە ئەیکا بە 4 بەشەوە ئەڵێ بەشیشی ئەهلی یاری و دانیش کافتریا و ئەوانەیە گوێی لێ نییە شەوانەی خۆی ڕابێرە و ئەو بەشیشی سەر بەخۆیەتی ئەوانە کە پارێزگاری لەکەن حیمایەکانن حیزبیەکانن دەروێشەکانی حیزبن ئەوش بەشێکن بۆ خۆیان بەشێکی چاوەڕی موچەیە ئەڵێ کاکە من موچە هات ئیتر بێدەنە بێت کە موچە هات بەشێکی لەوانەیەکەوە هینن موسڵمانن ینی باوەڕیان بەوەیە کە خوا هەرچی کرد هەرەوەیە تێگەڵم چی ینی باوەڕیان بەو ڕۆتێک باشێکی لەو بابەشێ بەڵێ بەشێکی کەشی کە هەیە و کە هەر علاقەیان بە کۆمەلگەی ئێمە نەماوە ئەوانەی کە لە ئەوروپا ژین زایدن ئەوانەی لە کۆمپانیەکانی شەکە ئەوان ژیانیان مسۆگەرە لەبەرەوەیان بە ودی دراسیان کرد تەنها ئەوانێکی ئەترسن لە موچە خۆرەکە ئەگەر موچە خۆرەکە بێدەنکەن کۆمەلگەی ئێمە بێدەنگە بێ ئێستا بۆ خەتەرە لە بەرەوەی پشتگیری قسەی جەنابی بکەم موچە خۆرەکە گەشتووەتە تا بینی ئیتر تەحمل ناکە ئەگەر لەم مانگا فریان نەکەون بە تەسەوری من تەقینەوەی خراپ ڕواڵاری جەماوەری بەڵێ بە تەسەوری من یعنی ئەمە تەسەورە بەمەرجێت لە مستەقیری دەرچنەوانەیتر بەمەرجێکی شەقامیش پشتگیریان بکە یعنی نەک بڵێ وەڵی زارەتی تەربیە بچێت سەرجادە و ئەوی کە سەیری کە شەقام ئەوانەی دوکاندارەکان بازار سەیری ئەوانی کە بکەن و وەکو لە زمانی شا هین هەبوو زمانی شای ئێران کە شار ڕووخا هەرچەند هەندێکیان پەشیمانەوەی شایان ڕوخانەوە کە ئەچون بەسەر جارەکان ئەیان و حرمەتم بۆ ئێوەیە حرمەتم بۆ کۆمەڵی کوردیشێ ئەیان و بێتەرەفان بێشەرەفان یعنی ناکرێ کۆمەڵێ مزاهرە بکات لەسەر جادە کۆمەڵێ لەم بەر و لەوبەری جادەکەەوە سەیری ئەو کاتە ئەو پێ ناوترێ مزاهرە دواتش بۆ بەڕێستکە گەشتبینی ئینشاڵڵا ئەمە ناکەم یعنی ئاستی فشارەکان بەر لە تەقینەوە تەبیعەتی مەنجەڵی بخار کاتێکە پێش ئەوەی بگاتە حەدی تەقینەوە وردە و دەبڕۆکانی شل بکرێتەوە و ببرێت و ینی گەشتێتە حەدی ئەوە کە ئەم دەسەڵاتانەوە ئەوەی کە چاودێری ئەم دۆخە ئەکات گەشتێتە ئەو ئاستەی کە خۆشی بەتاڵ دەکاتەوە وەشی ئەیوانە مەنجەڵی بخار بەتاڵێکیتەوە دەڵم تەمەناگەمایان کردو بەس کۆمەڵی خەڵک و هێز و دوکانیان خۆمەڵە خەڵک و دوکانی سیاسیان هەیە
کە ئیشی ئۆفسکەیە کە تووڕێی خەڵک بەتاڵەکەنەوە کێتە سەر لایەنە عملیەکەیش ناڕازایی خەڵگە فرۆشتنەوە بەدەڵ بەدەستی دوو بە جۆرێک لە جۆرەکان کە ئەبێ بەڵام من یەکینێکمەیە ینی خەڵک و شارە ئەوانە جاکات هەندێک خەڵک هەیە هەندێک خەڵک لێ علامە مەسوولش گەورە معارەزەیە خەڵک ئامادەکە بۆ ئەزمەکان پێشەوەی ئەزمەکە ڕووبدا باسیەکە بۆی خەڵک ئامادەجیە بێ سپاسەکەم دکتۆر تاوی بەڵێ تەمەناکەم یعنی خەڵک زەرمەند نەبێ ئەمە باسمان لە خەڵکە هەمیشە لە بەرەی خەڵکین حەزەکەین خەڵک مستەفید بێت و زەرەر نکات و ئالۆزی دروست نەبێت چونکە بەڕاستی ئالۆزی کۆنتترۆل ناکرێت بە تایبەتی لەم جۆرە دۆخانەیە کە بەڕاستی سەروبەری دیار نییە خاوەنی دیار نییە ئالۆزی دروست بێت و موچەکە بدەن بە خەڵکو سپاسان دەکەین دکتۆرە دکتۆرە بەردەوام بێت لە کوردستان دەکەین مادومان کرد سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان